باینتان باشمڕ ڕێبینی ڕحمەتم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنمەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاواز و چەند تەوەرێکی جیاوازمان بۆ ئامادە کردوون هەروەها لەگەڵەوەشدا پامێرەمان لە شار و شارۆچکە جیاوازەکان وەردەگرین بۆ وەرگرتنی دواترین زیانیاری ئەم بەیانیەمان پڕهەکبەیە کۆمەڵێک بابەتی جیاوازمان هەیە لەگەڵتانە. بۆ تەوەرە سەرەکیەکانی بەرنمەکەمان دوو تەوەری سەرەکیبان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لا تەوەری یەکەمی بەرنمەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی ئەسپسواری لە هەرێمی کوردستان ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان لە چەند شوێنێک نەک لە هەموو شوێنەکان گرنگی بەم بابەتی ئەسپسواریە دەدرێت چەند تیمێکیش دروست کراوە لەگەڵەوەشا بەشداری لە فستیڤالەکانی دەرەوە دەکەن. باس لە گرنگی ئەم یاریە دەکەین بۆ وەزشکارەکانی کوردستان و چەند گرنگی بەم یاریە دراوە و لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە چۆن بتوانرێت ئەم یاریە گرنگی زیاتری پێ بترێت و زیاتر پێش بخرێت لە هەرێمی کوردستان. لە تەوەری دومین بەرنمەکەشماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی قژڕوتاندنەوە کە بابەتێکە زۆر کەس گیرۆدەیەتیت لە هەردوو ڕەگەزی ڕەگەزی پیاوج ڕەگەزی مێ لە هەردوو ڕەگەزەکە تا گرفتێکی گەورەیە. ئێستا لە هەرێمی کوردستان ماوەی چەند مانگێک دەبێت بابەتێکی نوێ هێنراوە بۆ ئەوانەی کە گرفتی قژڕوتانەوەیان هەیە قژیان ڕووتاوتەوە پێویستیان بە چارەسەر هەیە دەڵێن ئەو کەسانەی کە ئەم بابەتە نوێیان هێناوە دەڵێن بابەتەکەمان ئێمە ئاسانترەوە نرخی کەمتریشی تێدەچێت و ئازارێکی ئەو تۆشی نییە. هەل لە بەرنمەکەی ئەم ڕۆماندا ئەو بابەتە نوێ دەخینە ڕوو کە لە ناو شاری سلێمانی ئێستا جێبەجێ دەکرێت. ئەمە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ئەم ڕۆمان دەبێت. لە تەوەری یەکەمدا باس لە ئەسپسواری دەکەین لە ساڵی 2023ەوە لە شاری ڕانیا و لە سووری ناوچەی ڕاپەڕین بە فەرمی تیپێکی ئەسپسواری دروست کراوە مانگە هەنگاو بە هەنگاویان ناوە کە لەوەی تیمێکی پرۆفیشناڵ بن ساڵانە ناوبەناو نەک بڵێن ساڵانە ناوبەناو گەشتی دەروی وڵاتیان هەیە بۆ بەشداریکردن لە فستیڤالەکان هەروە بۆ ڕاهێنان بۆ هێنانی هەندێک بابەتی نوێ و تازە کە لە ئەسپسواریدا لای خۆمان تاوەکو ئێستا نەبووە. یەکێک لەو کەسانەی کە زۆر باز دەکرێت بەڕێز قادر حەمەیە کە ئەسپسوار لە ناوچەی ڕاپەڕین و بۆ خۆی لە منداڵیەوە خەریکی ئەم کارە بووە. ئەینجا لە ساڵی 2023ەوە هەنگاو بانگاو تیمێکی دروست کردووە لە ڕانێ تا ئێستا نزیکە 25 کەسن لە دوو پێشبڕکێی وڵاتانی عەرەبی لە دەروی وڵات بەشداری کردووە کۆتا پێشبڕکیان لە هەفتەی ڕابردوو بوو کە چەند وڵاتێکی عەرەبی تیاندا بەشداری کردبوو لە نێو 38 ئەسپسوار کە بەشداریان کردبوو ئەمتوانی لە پێشبڕکیەکەدا پلەی دووەم بەدەستبێنێ. هەروەها بابەتێکی نوێش فێر بووە وەکو ڕاهێنەر و ئەسپسوارێکیش دەڵێ فێری ئەسپسوارەکان یاریمی کوردستان دەکەم سەماکردنی ئەسپسوارەکان و ئەسپەکانیان لەگەڵ میوزیک. قاقادر ڕۆژ باش و بەخێر بێن. زۆر سپاس بژیت. سەرەتا با لەو بابەتەوە دەست پێ بکەم بەشداریکردنی فستیڤاڵی کۆتات لە قاهیرە. چۆن بوو بەشداریتان کرد لەو فستیڤاڵەدا پێشبڕکێکارەکان دەڵێن لە نێو وڵاتانی عەرەبی بە تایبەتی ئیمارات و قەتەر گرنگێکی زۆر بە بابەتی ئەسپسواریە دەدەن چۆن ئێوەکو کوردێک توانیتان لەو پێشبڕکێدا پلەی دووەم بەدەستبێنن؟ بەڵێ دیارە ئێمە وەکو کوڕە کوردێک لە وڵاتی میسر لە نادی میسر بانگێش کرام خۆم بە خۆشحاڵ دەزانم کوڕە کوردێک ئامادەیم هەبوو لەوێ دیارە من هەفتەیەک لە وڵاتە مامەوە لە نادی میسر توانیم لەوێ لە دەورەکە بەشدار بم دواتری پێشبڕکێکی ئەسپسواریمان ئەنجامدا توانیم پلەی دوێمینیش بەدەست بێنم ئینتفاقێکی باشمان دروست کردووە لەگەڵ نادی میسر ئینشاڵڵا بۆ داهاتوش هەنگاو بە هەنگاو کە بتوانین ئێمەش ئەوان دەحوەتکەین بۆ کوردستان تیمێکی ئێمەش هەنگاو جارێکی تر هەنگاو بنین بۆ زۆر شتی کە فێر ببین لە وڵاتە بەڕاستی ئەوان باغ بە ئەسر دەدەن ئەوەی ئەوان من فێری بووم لەوێ بەڕاستی شتی زۆر دەگمەن بوو چکاتی ئەسفیان هەبوو لەگەڵ مۆزیک سەمای دەکرد ئێمە لە کوردستان ئەو بوارەمان نەبوو بەڵام خۆشبەختانە توانیومە ئێستا لەو ڕۆبەدواوە هەم تەلەبەکان هەم ئەسپەکانی خۆشمان لە ناوچەکەدا فێر بکەم. ئەو بابەتە نوێی کە فێربوو چی بوو؟ زیاتر من بۆ سەماکردنی ئەسب چوو بووم ئەسب لەگەڵ مۆسیقاکە کە شایی دەکرد هەبوو ئەسپی لێ بوو سەحابەک خاوەنەکەی لەسەر پشتی بوو پێیەگوت بخەوە ڕێک ئەسپەکە خەوت لە جێی خۆی هەنی سەلامی لە میوانەکانی دەکرد بە قاچی نیاوانە بەڕاستی مشتی تازە بوو لای من. ڕاهێنانت کرد لەسەری؟ بەڵێ سەرڕاهێنەری لەو بوارەیە دڵنیا بە لە داهاتوودا لە داهاتوویەکی نزیکدا ئەسپەکانی خۆم مەشقی پێ دەکەم و ئینشاڵڵا
بڵاویشی دەکەمەوە کە ئیشەڵڵا چاومان لەوەیە کاقادە دەگەڕێمەوە لات هاوکارمان لە کفری لەگەڵمانایە وتمان یەکێک لە بورگەکانی دیکەی ئەمڕۆمان وەرگرتنی هاوکارانمانە لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستان بۆ وەرگرتنی دوایین زانیاری سەدەچمە لای حەیدەر ئەحمەد بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵمانە دەبێت حەیدەر ڕۆژ باش زانیارەکانی ڕۆژ لە کفری چین و لە ماوەی ڕابردووە هەندێک ئاستەنگی بازرگانیکردن لە ناوچەی کفری لە چەند شوێنێکی دەوروبەرتان دروست بوو ئاستەنگەکان چین؟ ڕۆژتان باش ڕێبین من ئەمڕۆ بابەتەکەم تەرخانەکەم لە بابەتێک کە پەیوەستە بە ژیانی هەموو کفری و بگرە گەرمیانیش بەگشتی ئەویش ئەوەیە کە زیاتر لە مانگێکە ئاستەنگی گەورەی بازرگانی دروست بووە بۆ بەشێک لە کاسبکاران بۆ هاوڵاتیان بۆ لاوان بۆ گەنجان بۆ پیکەوە دیمەنەکانی پشتەوەم باشترین شایەتن لەوەی کە پێش مانگێک لەمەوە بەرهاتوشەی بازرگانی ئەوەندە زۆر بوو ئەم شەقامایە بە درێژی لە کفریوە تا کارێز و تاکوم شارەکانی دیکە قەرەباڵغی زۆر دروستەوە بەڵام لە ئێستادا ئەو بازگەی کە لە بازگەی کارێز ناسراوە بازگەیەکی هاوبەشە ئەو سوپای عێراق لەوێ خاڵێکی پشکنینی هەیە لەگەڵ پۆلیس و ئاسایش بەڵام بەهۆی بیانووی جیاجیا ئاستەنگ دروستەکە نایەن بەشێکی زۆری ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان بە بەتاڵی و بە خاڵیش هاتچۆکردن بۆ زیاتر قسەکردن دەمێ بسمەلایەکێک لە کاسبکارەکان کاک ئەبوو عەلی دەمێت جەنابەت لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە ئێوە داواکاریتان چییە گریفتان چییە لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستان و ڕاستەوخۆ بخەیتە ڕوو بەڵێ پێشەکەی بەخێراتتان دەکەم ئەم ڕێگەوبانە چەند ساڵە هەیە و کەس نەداوای پارەی کردن نەداوای هیچ کرێ سارەی ئەتیم ڕێگا کاسبی ئەتر هەموو شتێکی تایە بەڵام ئیش ئەڵێن قاچاقی تیانی ئەوەیە ئەتیسە داوای پارەکەن ئیهانەی خەڵکەکەن ئیهانەی ساکانەکەن ڕێگریان یەکەن بە بەتاڵی تە پاریانی هەسێنن نعنی هەنێ شتەیە زۆر ئیزعاجی خەڵکی کفریان کردە من دەمەوێت پرسم لە جەناب ئێوە تا چەند لەگەڵ یاسان واتە داواکارن کە یاسا لەم بازگێدا بنرێت کە ئەوەی قاچاقە نەڕوا ئەوەی ڕێگە پێدراوە بڕوا بەڵێ هەمان شێوەیە مەشەمانەوە کاکە ئەوەی قاچاقە با نەڕوە ئەوەی یاسایە با بڕبراوایدانە بەڵام ئەوان قاچاق ئینەکەن سوولەکەی هیچ کورت مختصر نان خەڵک بە هینیش بڕا بە پیادە جوالاتە خەک ناڕۆک نەوەتەکانمان لاتە من دەگەڕێمەوە لای جەنابەت دەباری مامۆساشم جەنابەت بازرگان نیت هەم مامۆسایت هەم کاسبکاری وەک شایەت حاڵی لێرە گرفتەکەی ئێرە چییە خەڵک لێرە داوا چیەکە ئێمە گرفت و داواکارەکەمانەوەیە ئەم ڕێگایە ببێتە ڕێگایکی ئوسوڵی چۆن لە خانەقین چۆن لە سنووری چەمچەماڵ چۆن لە سنوورەکانی تری نێوان هەردوولا بۆتە دوولا دیوی حکوومەتی مرکزی و سنووری هەرێمی کوردستان سنوورەکەی ئێمە شۆک و سنوورەکە ئەوان بێ ناکرێت تۆک ئەو شتومەکانەی کە لە مەرزەکانی پەروێزخانەوە دێتە هەرێمی کوردستان بۆ خانەقین حەڵال بێ بڕوا بۆ چەمچەماڵ حەڵال بێ بڕوا بۆ کفری حرامە و قەدەغە بێ مەسەلەی قاچاقیتیان نیە چکە بۆ کاشیە لە مەرزی پەروێزخانەوە تێ دێچێ بۆ خوار سنوورەکە ئێمە گومانمان لەوەیە چۆن لە ڕابردوو بازرگانەکانی ئەو سنوورە و دەسەڵاتدارەکانی ئەو سنوورە شێوە ڕێکەوتنێک هەبێت لە نێوان هەردوولا بۆ پەڕینەوە ئەگینا خێرە ئەو سیارەی کاشیە هەڵی گرتووە دێ لە کفریوە قەدەغێ بڕوە هەمان سیارەوە هەمان سایق و هەمان بەر لە خانەقینەوە بڕوە پێت وانە لە ئێستادا کاتێەوە هاتووە دەسەڵاتدارانی کورد پەرلەمانتارانی کورد سەرۆک کۆمار وەزیرەکان لە ئاسی کفری و گەرمیان بێنە دەنگ بۆ کردنەوەی ئەم بازگەی کارێز جێگەی داخە مامۆساگیان شتێکی زۆر ینی بابەتیانت پرسیارێکی بابەتیان و منطقیان ئێمە ئەو سکاڵایەمان ئەوانەی دەسەڵاتداری هەرێمی کوردستانن لە حکوومەتی مرکزی ئێمە سکاڵەکانی خۆمانمان پێیان گەیانەیە بەڵام جێگەی داخە ئەوان بێدەنگن لە ئاستی ئەم داخوازی خەڵکە من پێم سەیرە ینی خاڵێکی کاسبکردن خاڵێکی بازرگانی خاڵێکی ئاڵوگۆڕی جێی لەم شەقامەی کە جەناب دەیبینی لەو سەر ئەکاتە ئەو سەر ڕۆژانە ئەگەر بڵێم هزار کەس کاسبکار ئیشی تیا کرد ینی زیاترنەوەی کەمتر نییە بەداخەوە ئێستا ئەوە شەقامەکەی ئەیبینی ئەوش بازارەکەی و کاسبەکەی ئەیبینی هۆکارەکەشی تەنها و تەنها ئەو سوپای جێشی عراقەیە کە هاتووەتە ئەوێ بە ناوی خاڵی هاوبەش بەداخەوە ئەوەی دەسەڵاتی خۆمان هیچ دەسەڵاتێکیان نییە کاراسانی بۆ خەڵکی خۆمان بکەن ئەوانش ڕێگریکی تەواویان کردووە تەنانەت بۆ جوتیارەکان نایڵن فەردەیەک پەین کە کیمیایی سپاس بۆ هاوکارمان حەیدەر ئەحمەد کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ
لە کفریەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ میوانەکانشت دەگەڕێنەوە بۆ گفتوگۆکردنە سەر تەوەرەکەی خۆمان کا قادر ئەو پێشبڕکێی کە بەشداریت کرد بە ناوی کوردستانەوە بەشداریت کرد من بە ناوی کوردستانەوە چوم و ئاڵای کوردستانیشم لە دەستدا بوو لە بتوڵاتەکە برا عربەکان زۆریان پێخۆش و بەعاقە زۆر پێشوازیان لێکردم ئەزم هەر بەجلی کوردی هەر بەجلی کوردیشەوە بوو هەموو ڕفمیان لەگەڵ دەگرتم و زۆر خۆشحاڵ بوون ئەی کێ هاوکارت بوو لەوەی بەشداری لەم فستیڤاڵانە بکەیت من لێرەوە دەمەوێت سپاس دەکەم کەم پرسیارە لێکردم دیارە من سپاسی خاتوێرە ئیبراهیم ئەحمەد دەکەم هێرۆخان لەگەڵ کاقوبە تاڵەبانی بەڕاستی لەسەر ئەرکیەوان چوومە دەرەوە و سپاسی ئەو برادرانە دەکەم کە کاگمەلاری مەسڵ مەڵبەندی ڕانیاوی زۆر پشتیوانم بوو و چاوی ئارامی قادر خەبات شماجەکەم بردی وەرزش ئەوانی توانیان لێ وتێل و کۆمەڵەکشتم بۆ دابینکەن دیارە ئەرکی ڕێگایەکە و مەسروفی تیارەوانە لەسەر ئەرکی هێرۆخان بووە باستم ئەوە ینی لە ئەم وەرزشە لە ناو هەرێمی کوردستان گرنگی پێدراوە لیژنەی ئۆڵمپی گرنگی پێدات بەداخەوە وڵایە من وەکو لیژنەی ئۆڵمپی باغ بە تۆپی پێ و بە باسکە و بەوانەدا بەداخەوە لە کوردستان بواری ئەسوسواری زۆر خراپە لە ناوچەی ئێمە خراپە دەنا لە شاری هەولێر نا هەولێر تەماشا دەکەی ساعینە و دەوڵەتیان دروست کردووە بەڵام ئەمە ڕەتی بە بنەماڵی بارزانانی ئەوان خۆیان دروستیان کردووە لەسەر ئاسی سلێمانی بەڕاستی باخی پێ نەدراوە لێرەش گۆڕەپانی ئەسپسواری خۆ هەیە لێرە لە شاری سلێمانی ئەهلیە خەڵکی کردویانەتەوە کە خەڵک بە پارە فێر دەکەن دیارە من لێرەوە زۆر داوام کردووە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئەم جاریان داوا لە خاتوێرە ئیبراهیم ئەحمەد دەکەم هێرۆخان خۆی ڕوعی ڕاضەی هەیە خۆی ئەسپی هەیە و ئەسپی خۆش دەوێت بۆیە من داواکارم لە هێرۆخان کە نادیەکی ئەسپسواری لە شاری ڕانیە دروستکە لە دەربەندی ڕانیە کە شوێنێکی گەشتیاریە من شتێک فێر بووم لە وڵاتە نادی میسر شەوانە خەڵکێکی یەکجار زۆر بە پارە سواری ئەسب دەبوون دیار بە ئەمە پرسیارم کرد داهاتەکەی بە حکوومەت بوو بەڵام ئەوەی ئێمە داهاتێکی من وەک مدەڕی بێک دەتوانم داهاتێکی باش کۆبکەمەوە و بۆ ماڵە شەهیدان بێ ئەم داهاتەی نادیەکە بە بگەڕێتەوە بۆ ماڵە شەهیدان یاخود بگەڕێتەوە لە ڕێگای دەستگای خێرخوازیمان بدرێ بە ماڵە شەهید و فەقیران بۆیە من دەتوانم ئەوەرکە بگرمە ئەستۆی خۆم و ئەسپیشمان هەیە و هێرۆخانیش ئەسپیە دەتوانین ئێمە لە شاری ڕانیە نادیەکی ئەسپسواری دروستکەین خەڵکێکی زۆریش بەڕاستی تەماعی ئەویان هەیە دەگەڕێمەوە لەکە قادر ببوورە بۆلات بۆ ئەوەی حیدەر پامەکەی بگات وێنەکانی بڕان بەرە حیدەر دەگەڕێمەوە بۆ لای تۆ زیاتر لە 10,000 خێزان گرفتی 10,000 خێزان کە گرفتیان بۆ دروست بۆ من دەمەوێت لەگەڵ علی حوسێن فەرحان قسە بکەم کاک علی لە ئێستادا چی بکرێ بۆ ئێوە باشە کە جەنابەت بێت تێرە لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە داواکاری ئێوە چێ لە ئێستادا چی بکرێ باشە وەڵا ئێستا ئێمە داواکەن لە سەرۆکی حکوومەت دیاریم لە بەڕێز سەرۆک کۆماری عێراق لە بەڕێز کازمی لە هەموو لایەن دەرپێندەرەکان هاو سەرگان یەکێتی داواکەن ئەم شارە لە هەموو شێک پاشگەز کراوە داواکەن ئەم جادەی کۆمەڵە کاسبکای لێم خەڵگەم شارە کاسبکارەکە مەزان ڕۆنگۆڕۆ پەنچەر چیە کۆمەڵەیە نەوت فرۆشە مەسەڵەن چێشتخانەی شتیان ئێمە ڕێگەیان داخەسووە هیچ شتێکی نیە ئەو شتە نایاسانی وا دێت مەسەڵەن پرزگایانێ داینەن و داواکە نایاسای بنێڵم بڕۆ یاسایشە با بڕۆ هەمووی کتابی هەموو شتێ و هیچ شتێکی نایاساینە بەڵام کۆمەڵە خەڵک دەستیان لەم شتە یانەوێ لە پشتەمەوە پارەی لێ بخۆنەوە ڕێگای ئیمامۆیسان کردو بخۆیان لەسەر قاید عەمەلای دیار دەستی سەم پشتەوە ئێمە داواکەین لە سەرۆک کۆمار بێت هەنای ئەم شارەوە ئەم شارێکە هیچ کەسابەتێکی تیانە بەس ئەم شتێکتیایە ئیتر داواکاری لە هەموو لایەن پەیوەندەرەکان بێن هەنامانەوە کاک علی پێت وانییە دانەخستنی دەرگاکانی مەسەڵەن دووس خورمات و کەرکووک هەولێر مووسڵ یا خانەخین داخستنی تەنها ئەم دەرگایە ئێوەی بە گومان خستووە ئێمە گووامان لەو شتەیە کۆمەڵە خەڵکە دەستیان لەم شتێ بەتەمان ئەم شتە بخۆیان هەڵان خۆزاوەتە لەبەرەوە ئیسفادەی زیاتر بخۆیان تا سیارەی ئەوەی ئێمە پێ بزانین لە جادەی مامۆی دەسەر بە دیالە سیارێ 150,000 نەوەرن بەس بەو شتێ ئەن هەشتێک لێرەوە کەس ناتوانە پارۆگرام شتانە یاساین لێوە کۆمەڵە خەڵکی تیا ئێمە نامانە ناو خەڵک بێنە بەرەوە شتێکی جوان لێ خەڵک ناشیم بگەین لە کەناڵەکان بۆ مۆزوعە پارەکە لێ وەرەگرێ ناتوان پارەوەرگن بەس ئەو شتێک تیا ناشتیان ئەم شتانەوە ڕێگای چەمچەماڵ کراوەیە هەولێر کراوەیە خانەقین کراوە هیچ شتێکی دیانی ئەمەش عینی شتە ئیداری گەرمیان ئیداری کفری تا چەند هاوکاری ئێوە بووە لە گەیاندنی ئەم کێشانە
ئیدارە گەرمیان بەرز قایمقام ئاگدارە مدوری ئاسایی سەرۆکی ئیدارە گەرمیان بەرز شێخدار ئاگدارە پشگیریمانەکە ئەوانش ئەمانیان بەرگەوە بە سەری خۆیان ئەوان چاوەڕێکن داواکەین لە بەرز مەسعود بەرزانی قوبا تاڵەبانی بێن هەنا ئەم شتەوە داوا بگەن لە حکوومەتی عێراقی بزانن کێ لە بشی ئەم کارەوەی ئەم کارەمان بۆ چاکەن. دیارە ڕێبین بازگەی کارێز دەکەوێتە خواروی 4 کیلومتر لە کفریەوە ئەم بازگەیە زیاتر لە مانگێکە بە شێوەیەکی هاوبەش دانراوە لە هەموو ڕێگاکانی دیکەوە ئۆتۆمبیلی بار هەڵگر بە خاڵی بەبار دەچێت بەڵام لە کفری بە هیچ شێوەیەک ئەو هاتوچۆ نییە بۆیە ئەوەی ئەم کاسبکارانە و بەشێک لە شۆفێران داوای دەکەن جێبەجێکردنی یاسا لە هەمان کاتیژە ئەوان ئەڵێن ئەم ئۆتۆمبیلانە بۆ لە هەموو ڕێگاکە و سنوورەکانەوە دەڕات تەنها لە کفریوە نەبێت تەنها لە بازگەی کارێز هەموو ئۆتۆمبیلانە ئاستەنگ دروستەکەن و دەیانگەڕێنەوە دەبێت لە شوێنەکانی دیکەوە بڕۆن بۆیە کفری بۆ خۆی شارێکە کەمتر کاریتیایە بەداخستنی ئەم ڕێگایە دیسانە دەتوانم بڵێم زیاتر بێکاری و چەقبەستوی و بگرە ڕەنگە هۆکاریش بێ بۆ بەجێهێشتنی دەیان خێزان لێرە و بۆ شارەکانی دیکە بۆیە من دەچمە لای مام ڕەسوولیش مام ڕەسوول جەنابەت وەکو کەسێکی بەتەمەن ئەبینم چەند ڕۆژێکە بێکاری واتە داخستنی ئەم ڕێگایە پێدوانی کاریگەری لەسەر ئێوەش پەنچەرچی ڕۆنگۆر کاسبکاران هەیە وڵا مامەستا حەیدەر کاریگەری لەسەر هەمومانە نەک بەس من خەڵکێکی زۆر فەقیر و هەژار لەم ڕێوبانە ئیشەکات وەڵاهی وایە نانێواری نییە بخوات ئێمە وەکەوەژێ لا غەربیە لا شەرقی تۆ بۆ میوانەکانی شر کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کفریەوە لەگەڵمانە بووین کا قادر لەو بابەتەمان باس کرد کە چەند گرنگی بە میاریە دەدرێت لە هەرێمی کوردستان لیژنەی ئۆڵمپی تۆ ئەوەی کە باست کردەمانە تەنها وەکو کەسی هاوکاریان کردوون ئەی لیژنەی ئۆڵمپی لایەنێکی پەیوەندیدارە بە یاریە وەرزشیەکان لە هەرێمی کوردستان هیچ لایەنێک نهاتووە بەبیر داواکانی ئێمەوە هەموو دەرگاکانمان داوە لە غێری خاتوێرە ئیبراهیم محمەد نەبەیتیان هاوکاریان نەکردوین بەداخەوە چکاتی ئەم یاریە باەخێکی زۆر گەورەی پێدەدرێت لە وڵاتان من ئەم جاران لە نادی میسر بینیم چەند حەکەمی زۆر گەورەی لێبوو چەند لیژنەی زۆر گەورەی لێبوو بۆ خاڵی ئەسپەکان بزانین کامیان نەتیجەی باش بەدەستێنی ئەمە ئەوەی ڤیددیوانەکە لە وڵاتی مسر بەشداریکە ئەوەی کە سەماکەیە باست کرد وانە بەڵێ ئەوەی کە ڤیددیۆکان لەسەر شاشەکە دەڕوات لەگەڵ ئەمە سەلامی ئەسپەکەیە کە دیکە بڵێ ئێوە بەنیازن ئەم جۆرە نمایشانش لە ناو هەرێمی کوردستان ئەنجام بدەن ئەسپەکان ڕابهێنن بەو شێوەیە بەڵێ من تەنها بۆ ئەوە بەلای منەوە گرنگ بۆ فێری بم لە وڵاتە وەکو ڕاهێنەرێک ئەسب سوارەکانی دیکەش فێرەکەی بەنیازی لە هەرێمی کوردستان دەگەم بکەیت بەدڵنیایەوە تەلەبەکانی خۆم فێر دەکەم ئامانجم زیاترەوەیە تەلەبەکانم پێ بگەنم ئەوە باش بچینە سەر بابەتەکە وێنەکانە ئەڕات لەگەڵ قسەکانی بەڕێستان لیژنەی ئۆڵمپی یەکێتی ئەسب سواری هەیە لە ناو لیژنەی ئۆڵمپیا بەڵێ من ئەندامم خۆم لە ئەوێ بەڵام تا 2013 لەوێ ئەندام بووم دواتر ئەوان مەلحەیەکیان بۆ ئێمە سەر بدەکرد مانگانە بۆ مەسروفی ئەسپەکان دیار بۆ ئەوان نانتوانی چی کە بەردەوام بن پێیان وتم لەو ڕۆ بەدواوە خۆتان کە بتوڵاتێکتانە بۆ ئێمە دەتوانین لەو کاتەدا هاوکارتان بین دەنا ئێمە ناتوانین دیار بۆ من زۆر ناگەران بووم ئەو کاتە سەردانی خاتوێرە ئیبراهیم محمەدم کرد سپاسی دەکەمە و وتی من هاوکارت دەبم لە دەرگای کەزمەدا هەتا ئەو دەقەیە قسە دەکەم هێرۆخان پشتیوانی کردوین بە چاوی مازەکەم بەڕاستی هەر هیواشم بە هێرۆخانە کە بتوانین نادیکی ئەسپسواریمان لە شاری ڕانیە بۆ دروستکە وە چاوی کاگڕێبازیش مازەکەم کە کاگڕێباز لای دادەیە زۆر پێمان و مادوویە لەسەر ئەو بوارە هەمیشە لەسەر خەتە لەگەڵمان چەند تیمی ئەسب سواری لە هەرێمی کوردستانە هەیە دیارە لە شاری ڕانی هەمانە لە سلێمانیش خۆشبەختانە نادیەکیان کردوێتەوە کە خەڵک فێر دەکەن دیارە من دەستخۆشیان لێ دەکەم دواتر لە شاری هەولێریشەیە سێ تیپی ئەسب سواری هەیە بەڵێ کە پێشبڕکێتان بۆ سازەکرێت وەڵی تقریبان تا ئێستا 3 جار ئامادەمان کردووە لەگەڵ هەولێر جارێکش لەگەڵ سلێمانی کردمان بەڵام بەداخەوە سلێمانیش ساعی نەبوو لەم لۆفانەی پشت سلێمانی کردمان ئەسپێک لاقیشکە سوارێک بەر بەوە شوێنەکە گونجاو نەبوو بۆ ئەسب هەتا ئێساش بەداخەوە ینی ساعیەک نییە لە ناوچەی ئێمە
بەسمەوەی لیژنەی ئۆڵۆمپیانی ئێستا وەزانم دوو گۆڕپانی باش لە هەولێر و لە سلێمانیا هەیە. پێشبڕکێتان لە نێوان تیپەکانی کوردستان ساز نەکردووە وەکو کێبڕکەیەک بێ لە نێوان خۆتانە؟ تا ئێستا قسەم بۆ کردی تقریبان جارێک لە سلێمانی دروستمان کردووە، سێ زاریش لە هەولێر بەشدە هینمان کردو. من لە 2010 یەکەمی کوردستانم لە هەولێر، بەڵام دواتر نادیەکەی ئەوان فەرەوانیان کرد لەلایەن لە ماڵی بارزانی وە سەرپەرشتی دەکرێت. ئەوان خۆیان ئێستا ئەسپیانەیە و خۆشیان لەنا ئەوێدا مودەڕیبیان لە دەرەوەی هەرێم هێناوە، تەلەبەکانی خۆیان فێر دەکەن، ناهێڵن ئەسپەکانی دەرەوەی بازنەکە ئەوە بکەن بچنە ناو داخلی نادیەکە. لە ماوەی ڕابردووە لە هەولێر چەند پەشبڕکێکی نێودەوڵەتی ساز کرا لە سوسواری ئەوە بەشدار بوون؟ ئێمە بەشدار نەبووین ناوەڵە، بانگێشتیان نەکرد، بانگێشیان نەکردین و خۆشیان گلیان لە دەروی وڵاتەوە هێنا بەس ئێوان بەشداری پێ نەکرد. بەڵێ خۆشیان لە هەر لە شاری هەولێر مەجموعەیەک کاکسر و دوان لێرەوە چاویان ماجەکەم یانیەکی 12 سوارەی مەریوانیان هەیە زۆر بەقەوەتن، ئەوانیشیان بانگێش نەکرد بوو. لە کوێن ئەوانیشان لە شاری هەولێرن لە بۆنە و مناسبەتەکان لە یادی نەورۆز دەردەکەون، بەڵام ئەوانەی نادیەکە ڕەبتە بە بنەماڵی بارزانیوە. باش چیتان بۆ بکرێت ئێستاەوە داواکاری چیتان بۆ بکرێت بۆی گەشە بەم یاریە بدرێت؟ چونکە دوای ئەگەر دەرفەت هەبێ کۆمەڵێک ینی سوودی زۆر هەیە لە یاری ئەسب سواری ئەگەر بێت و ئەسب سواری بکەی ئەم سوودانە وەرەگریت. چیتان بۆ بکرێت بۆ ئەمە کە بێ بە یاریە کە بەشێکی زۆر لە خەڵک پێی ئاشنا بێت، خەڵک ئەم یاریە بکات و لە هەمان کاتیژا بێتە داهاتێک و پێشبڕکێشتان بۆ ساز بکرێت؟ ئێستا من لێ سادە بۆ شاری ڕانیە هەر لەسەر ئاسی سلێمانی بەڕاستی نادیەکی ئەسب سواری بۆ شاری ڕانیە زۆر پێویستە. ئەگەر بێتەوە ئەو نادیە دروست بکرێ و خەڵکێکی زۆر دەتوانم پێ بگەێنم بە کوڕ و کچەوە لەم شارە. ئەمە فۆتۆکانی خۆشتن لێتە بڕم بۆ ئەوەی کە ئاماژێکیش بێ بە ئەو فۆتوانە. ئەمە لە وڵاتی میسرە؟ ئەمە لە وڵاتی میسرم. بەڵێ من خۆم لەسەر ئەمە ئەسپە سپیە دووەمینم بەدەستێنە. ئەمە ئەسپی نادیەکە ئەمەش ئەسپەکانی خۆمانن. ئەمە لە ڕانیەیە؟ بەڵێ ئەمە یادی 5 بوو بەداخەوە ساڵ لە بەرم کۆرۆنای نەمانتوانی بردمانە دەربەنگە ڕانیە لەوێ چالاکیەکەمان ئەنجامدا. ئەسپی خۆت لێرەوە برد بۆ میسر یا ئەسپی ناوەڵە ئەسپی نادیەکەم بەکارێنا بەڵێ ببوورە ئەو پرسیارم لێ کردی کە چیتان بۆ بکرێت؟ وڵا لەم کاتەدا داواکاری نادیەکی سوواریمان بۆ دروست بکرێ و بەڕاستی دکتۆری ئەسپمان تا ئێستانێ دکتۆر هەبێ بۆ دابینکردنی ئەسپەکان. لێرەوە ئێمە دەتوانین خزمەتی ئەو ناوچەیە بکەین و لە ڕووی تەندروستیشەوە پێم خۆش ئیشارەت بەوە بکەم چکاتی ئەمە هەر ئەمە نییە تۆ ئەسپت خۆش بێ، ئەسپ سوودی زۆرە. باسی ئەەکەین ئەوە بورە بەس مەسم چیتان بۆ دەکرێت چ داواکاریەکتان هەیە؟ بۆ منە ئێستا ئێوە لە ڕانیە و تیمەتان هەیە 25 کەسە بنوە بزانە گۆڕەپانی ئەسب سواریتان هەیە یان تەنها لەو دەشت و شوێنانە؟ وڵا گۆڕەپانی ئەسب سواریمان نییە بەداخۆ ئێمە دەبێگەر هاوکارمان بن نادیەکی ئەسب سواریمان بۆ دروست بکرێەوە تا ئێساش لە ڕووی ئالیک و کۆمەڵک ئەرکی ئەسپەکان لە ئەستی خۆمانە. ئەگەر بێت و هاوکارمان بن لەو بوارەدا ساعەیەکیشمان هەبێ ئێمە دەتوانین بە تەواوی معنا بانگێشکردنی وڵاتانیش بکەین بۆ کوردستان. بەڵام ئێستا تۆ نادیت نەبێ و ساعت نەبێ ناتوانانی پەرە بە بوارەکەت دەی زیاتر. ئەسپەکانتان تەنها چونکە بەوزام چەند جۆرێک ئەسپ هەیە، ئەوەی کە نمایشی پێ دەکەی، ئەوەی کە پێشداری پێشبڕکێ و پێشکەوتنی پێ دەکەی، ئەم جۆرە ئەسپانەتان هەمووی هەیە ئێوە؟ دوو جۆر ئەسپمان هەیە، ئەسپی حەرەبی هەیە و کوردی هەیە. بەڵێ لێرەوە من دەڵێم ئەگەر بێت و هاوکارمان بن ئەسپی زۆر باشمان نییە بڵین وڵی وەکو وڵاتی میسر بێت واتەوە ئەسپانەی لە ئەوێن زیاتر لە ئەسپی لێبوو. من پرسیارم کرد ئەیگوت بای 20 دەفتەرە، هەنی ئەسپەکانیوان زۆر نرخیان لەسەرێ بوو. بەڵام ئێمە دەتوانین بێنین هەر ماینەکانی خۆمان لە ئەسپی عەربی بدەین بۆی وەچەی پێ بگەێنین لایەت قەت بتوانین نیوەی ئەوان دەرچینەوە لە کوردستان. ئەنی وەکو مترمیان بکەین لە ئەسپاکە عەربیەکان ئێمە دەتوانین و کاتە ئامادانکەین بۆ بوتوڵاتی دەرەوەش. باش ئەوەی کە ئەو پرسیارێکە باسمان کرد سوودەکانی ئەسب سواری بۆ ئەوەی کە زۆرترین خەڵک ڕووی لێ بکەن لەم یاریە بابەتەکە
ئەوانەی کە بۆ لە ڕانیە باس بکەین خەڵک هەیە تەنها بۆ تەندروستی یان بۆ کاتێکی دیاری کراو بە ئێسب سواری بکات یا ئەنە ئەوەکو هیوایەت تێکەوەی کە حەزی لێبێ ئەم 25 کەسن تەلایاریەکان ناوەڵا خەڵکەیە دێ تەنها بۆی وەزنی دەستەی دابەزێنێ یاخود بەردی گورچیلە و ڕمڵی هەیە ئەمە زۆر باشە هە بە هەڵشقی ئەسپەکە دادەبەزێ و دواتر لە ڕووی دەستەی دەمار و هینیشەوە دەمارەکان دەکاتەوە بۆ دڵیش باشە ناوەڵا ئەسب سوودەکان یەکجار زۆرە ئەمە نییە توارە حەزت لێ بێ بڵەوڵا من دەسم سواری ئەسب دەم لە ڕووی دەستەی وە تۆ خواردنێکی قرس بخۆ وەرە تۆ دەدەقە سواری ئەسب بە برسی بیەبیەوە واڵە شەق چەند چارەسەرێکی دیکەش بەکارێنن لە دەروی وڵات لە بابەتی بۆ دەرونی ئەڵێن زۆری سفادەی هەیە بۆ ئەوەی کە کەسێک دابڕانی کۆمەڵایەتی هەبێت هاوکاری ئەبن ئەم بابەتانە لایەوە بەکارێنرێ هیچ بەڵێ من خۆم هەر کاتێک خەمێکم هەبێت سواری ئەسب بم یەک خەم لە دەستمدا نامێنێت تۆ گەشتوی گەر سوار بووی هێزێکت پێدەدا ئەسب تۆ ئەگەر چویە سەر پشتی ئەسب خۆت مەلە و دەڵێن ئارامکرد من خۆم نەمکردو بەڵێن دڵ ئارامکردنەوەیکی زۆر ئارام دەبیەوە و وا خۆت پیشان دەدەی کە پاشای وڵاتێک بی هەنی ئەوەندە مرتاح دەبی لەسەر کاریگەری لەسەر بەهێزکردنی ماسلوکەکانی شەیە بەڵێ ئەرە وڵا لە ڕووی دەمارەکانی دەستت هەموو دەکرێتەوە توانایەکی زۆر باش بۆ پێیەکانت پەیدا دەبێتەوە بە زەخت پشتی ئەسپەکە دەگری دواتر دابەزە بە ئاوێکی سارد خۆت شۆ وەک وایە تازە لە داکی خۆت بووی زۆر باش دەکۆتای شتێکت ما بێ بۆی ڕوویکەیتە لە یارن پەیوەندیدارەکان بۆی گرنگی زیاتر بەم یاریە بدرێت و وا بکرێکە بێتە بابەتێک و خۆت وتت ینی وڵاتی مسر لە ڕووی پێشکەوتن و لە ڕووی دارایی و ئابوووریەوە لە ئێمە باشتر نین بۆ لەوان گرنگی پێدرێ بۆ لا ئێمە گرنگی پێنادرێ وڵی من لێرەوە داواکارم ڕاستی زۆر دەمێکە خەونی قادری لەژێر گڵدا پیوادارم بتوانانی هێرۆخان نادیەکی ئەسپسواریم بۆ دروستکە لە شاری ڕانیە من وەک مودەڕی بێک خەڵکێکی زۆر پێدەگەێنم و ئەسپیشمانەیە هەم دادە هەیە ئەسپی هەیە و هەم ئێمەش ئەسمانەیە بۆی بتوانین لە شاری ڕانیە شوێنێکی گەشتیاریە دەربەندی ڕانیە و خەڵکێکی زۆر سوودی لێ دەبینێ و داهاتێکی زۆر باشیش من دەگەڕێنمەوە بۆ حکوومەتی یاخود بۆ ماڵە شەهیدان بێ با داهاتەکەی بەڕاستی وڵاتی میسر وڵاتێکی زۆر فەقیرە تەماشا مەکرد یەک دنیا داهاتی بەس بە ئەسپەکان پەیدا دەکرد من ئەو سپەی خۆم سواری بووم بەس بۆ سیباقەکە 50 دلارمدا ینی خۆ تۆ بە 25 $50 بدەیت بۆ یەک ئەسب ئەی چەندی تر دێن من لەوانێ من ئەو شەوە زیاتر لە 100 کەسم بینی بێ کوڕ و کچ و مناڵ و کە سواری ئەسب دەبوو سپاس دەکەم بەڕێز قادر حەما ئەسب سوار سپاس دەکەین بۆ تۆرێ بەرنامە لەگەڵمانە بوویت دەچینە سلێمانی بۆ لای هاوکارمان دەریا کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نەخۆشخانەی شەید ئاسەوە لەگەڵمانایە دەریا ڕۆژ باش بابەتی کۆرۆنا زۆر باسەکرێت ئێستا دەگوترێت کە داتاکان لە هەڵکشاندان دوێنێ داتانێک کە وەزارەتی تەندروستی بڵاوی کردەوە هەر ئاماژەن بۆ ئەوەی کە داتاکان لە هەڵکشاندان وە دەگەر ئەوەشە ڕێژەی مردن سلێمانی زۆرە دەڵێن بەشی زۆری ڕێژەی مردنەکان لە عێراقدا لە ناو شاری سلێمانیە بۆ لە ڕێژەی مردن لە سلێمانیا زۆرەوە ڕێکاری دیکە چی دەگیرێتە بەر بۆ ئەوەی کە ئەم داتانە لە هەولێر چەند ڕێکارێکی تون گیرایە بەر چی دەکرێت لە سلێمانیشدا بۆ ئەوەی کە ئەم داتانە ڕۆژ لە ڕۆژ زیاتر نەبن بەڵێ ڕێبین سلااو لە تۆ سلااو لە بینەرانی گەلی کوردستان بەیانی هەموو لە یەکتان باش بە ئومێدی دوور بن لە نەخۆشی و پەتای کۆرۆنا بەداخەوە وەک باست کرد لە پارێزگای سلێمانی و لە عێراق و لە هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستانیش ڕۆژ بە ڕۆژ داتاکان لەبارەی دووچاربووان بە نەخۆشی کۆرۆنا ڕوو لە زیادبوونە لە پارێزگای سلێمانیش بە تاکید وەک زۆرێک لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان بە حکمی تێکەڵاوی و بە حکمی بەشێک لەو هاوڵاتیانی کە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان نابن و بەوەی کە دەواازەکان کراونەتەوە
دەبینین فڕۆکەخانەکان کراونەتەوە و جموجۆڵ تا ئاستێک هەیە لە نێو شارە و کەسانێکی زۆر هەیە کە پابندی ڕێنمایە تەندروستیەکان نابن بە تایبەتی خودپارێزی و تاکپارێزی ئەمە وای کردووەکە ڕۆژ بە ڕۆژ وەک ڕاگەیەندراوە ئامارەکان لە پارێزگای سلێمانی و لە زۆرێک لە شار و شارۆچکەکان کە سەر بە پارێزگای سلێمانین لە هەڵکشاندا بێ. من ئێستا لە نەخۆشخانەی دکتۆر ئاسۆی تایبەت بە کۆرۆنام بەپێی ئەو ئامارەی من دەستم کەوتووە لە نەخۆشخانەکە بکەتە ئەم نەخۆشخانەیە تایبەتە بەو کەسانەی کە نەخۆشیەکەیان قورسترە لە کەسانی ئاسایی یان با بڵین نەخۆشیەکە ئەم نەخۆشانی کە لەم نەخۆشخانەدان پێویستیان بە چاودێری پزیشکی هەیە. بەپێی ئەو ئامارەی کە من دەستم کەوتووە لە تەندروستی سلێمانی لەم نەخۆشخانەیە لە ماوەی ئەوەی تاکو ئێستا لەم نەخۆشخانەدان 41 کەسە لە نەخۆشخانەکە ماونەتەوە لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا 6 کەس هاتوونەتە نەخۆشخانەکە خەوێنراون و لەو با بڵین 41 کەسەی کە لە نەخۆشخانەکەدان 25 کەسیان پێویستیان بە ئۆکسجین هەیە. لەو ژمارەیەش لەو 41 کەسە با بڵین 20 کەسیان لە ژێر چاودێری چڕدان و 16 کەسیشان لە نەخۆشخانەی شەهید دکتۆر ئاسۆ لە ژێر با بڵین هەناسەی دەستکردان. وەکوتم ئەم نەخۆشخانەیە زیاتر ئەو کەسانە لە خۆی دەگرێت کە نەخۆشیەکەیان قورستر لێ دەرکەوتووە و پێویستیان بە چاودێری پزیشکی و چاودێری چڕ هەیە. لە کۆی گشتی لە پارێزگای سلێمانی کە بەپێی ئەو ئامارانەی کە من وەرم گرتووە و ڕاگەیەنراوە لە کۆی گشتی پارێزگای سلێمانی ئەوەی کە ئێستا هەیە 201 کەس لە نەخۆشخانەکان یان لە هەر چوار نەخۆشخانەکەی تایبەت بە کۆرۆنان ئێستا خەوێنراون و لەو ژمارەیە لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا 21 کەس ماونەتەوە یان 21 کەس داخلی نەخۆشخانەکان بوون بەهۆی دووچاربوونیان و بەهۆی تەنگە نەفەسی و بەهۆی دەرکەوتنی نیشانەکانی کۆرۆنا لێیان 21 کەس داخل بوونە و 14 کەسیش دەرچوونە لە نەخۆشخانە واتە نیشانەکانیان تێدا نەماوە و چاک بوونەتەوە. ئەمە سەرڕای ئەوەی کە 183 کەس لە کۆی هەر چوار نەخۆشخانەکە لە تایبەت بە کۆرۆنا پێویستیان بە ئۆکسجینە. سەرڕای ئەوە 42 کەسیان پێویستیان بە چاودێری چڕی تەندروستی هەیە و هەناسەی دەستکردیش 28 کەسیان لەو ژمارەیە لەو 211 کەسە پێویستیان بە هەناسەی دەستکرد هەیە. بەداخەوە وەک ڕاگەیەنرابوو لە پارێزگای سلێمانی ڕێژەی گیان لە دەستدان لە هەڵکشاندایە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا بەپێی ئامارایی کە من دەستم کەوتووە 8 کەس لە پارێزگای سلێمانی بەهۆی دووچاربوونیان بە ڤایرۆسی کۆرۆناوە گیانیان لە دەستداوە. ئەمەمان پێ دەڵێ کە پێویستە وەک لایەنی تەندروستی وەک بەڕێوەبەری گشتی تەندروستی پارێزگای سلێمانی و وەک بەڕێوەبەریاتی گشتی وەک لایەنە پەیوەنددارەکانی تەندروستی ڕایانگەیاندووە کە ئەمە وا دەکا کە زەنگێکی مەترسیدار بێ هاوڵاتیان زیاتر پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و زیاتر خۆیان بپارێزن بە تایبەتی خودپارێزی و تاکپارێزی بکەن. ئەگەر پێویستیان بە شوێنی قەرەباڵغ نەبێ پێویست ناکا بچنە دەرەوە و پێویستە زیاتر پابەندی ڕێنمایە تەندروستیەکان. من ڕێبین یەک زانیاریتر بەهۆی ئەوەی کە با بڵین کەسانێکی زۆریش لە پارێزگای سلێمانی سەر ڕای مردنەکان با بڵین سەر ڕای کۆچی دوایەکان چاک دەبنەوە. لە پارێزگای سلێمانی کۆی گشتی ئەو کەسانی کە پلازمایان بەخشیوە 1152 کەس تاکو ئێستا پلازمای بەخشیوە. بۆیە لایەنی تەندروستی و بەڕێوەبەریاتی تەندروستی پارێزگای سلێمانی بە داوا لەو کەسانە جگە لە ڕێنمایە تەندروستیەکان بنبوون بە ڕێنمایە تەندروستیەکان داوا لەو کەسانە دەکا کە دەتوانن پلازما ببەخشن لە دوای چاکبوونەوەیان بە ڤایرۆسی کۆرۆنا بتوانن پلازما ببەخشن بۆ ئەوەی کە وەک یەکێر لە ڕێگە چارەکان بتوانن کەسانی دیکە هەم لە ڕووی ئاینی و هەم لە ڕووی کۆمەڵایەتی و هەم لە ڕووی با بڵین نەتەوەیەوە وەکو ئەرکێک تەماشای بکەن و بتوانن پلازما ببەخشن وەک ئەوەی کە ڕێگایەکی چارەسەریە. سپاس بۆ هاوکارمان دەریا کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان نبووی. بابەتێکی دیکە کە ئەمڕۆ باسی دەکەین بابەتی کللتوری ناوچەی هەورامانە. زۆر کەس دەڵێن تاوەکو ئێستا هەورامیەکان کللتورێکی زۆر باشی
کوردەواریان پاراستووە بەڵام لە هەندێک کاتیش گلەیی دەکرێت بە تایبەتی لە هەورامیەکانی باشووری کوردستان دەڵێن ئەوان هەنگاو بە هەنگاو پیشە دەستیەکان و بابەتەکانیان لە یاد چووە زیاتر بە ڕۆژانی شارستانیەت دەچن ئەوەی کە بابەتانەی هەیە دەڵێن زیاتر پشت بە هەورامانی ڕۆژهەڵات دەبەسرێت بەڵام لە بەڵخا لە هەورامانی باشووری کوردستان وەستایەکەیە تا ئێستا دەسڕەنگینی و بابەتە کللتوریەکانی خۆی بەردەوامە سروشتی کردووە سروشتە جوانەکەی هەورامانی کردووە بە سەرچاوەیەکی گەورە بۆ زیاتر گەشە پێدانی بەهرە و داهێنانی زیاتری هەبێت هاوکارمان فەرحان حەمەقان چاوپێکەوتنێکی لەگەڵ وەستا جانگیر بەڵخەیی ئەنجام داوە بە بینەری بین. بەڵێم کاتتان باش دیارە من ئەمڕۆ لە هەورامانەوە لەگەڵتانە بم کاتێکە لەم وەرزەدا بە تایبەت وەرزی پاییزدا بەرەو هەورامان دیمەنی جوان و سەرنجڕاکێش دەبینیت ئێستا با بڵێن گوێز لێرە تەکێنراوە لە بازاڕە کولتورەکەی هەوراماندا با بڵێن بابەتی ئەو بابەتانی کە لە باخەکاندا بە درێژایی وەرزی هاوین بەرهەمباتون لە ناو بازاڕەکاندا نمایش کراون و سیمای هەورامان بەرەو سەربوون دەڕوا کە سیمایەکی جوانە و لە پایزدا خەڵکێکی زۆر سەردانی دەکات ئەمڕۆ من لە لای وەستا جانگیرم وەستا جانگیرێکێکە لەو پیاوە تێکۆشەرانەی ئەم گەلەکە ساڵانێکی زۆر پێشمەرگە بووە لەگەڵەوەشدا کاری دەستڕەنگینی ئەو یەکێکە لە کارە هەرە جوانەکان لە هەوراماندا کە توانیوێتی کاری جوان جوان پێشکەش بکات من پێم خۆش هاوکارم ئەگەر کامێرەکە بسوڕێنێت بچینە لای وەستا جانگیر بۆ ئەوەی کە لە نزیکەوە گفتوگوی لەگەڵ بکەین دیارە ئەم ئێستا خەریکی کارکردنەدانیشە وەستاگیان ئەم کاتت باش خێبێن بەسەر و چاوم بۆ جەنابەت ئەگەر پێمان بڵێیت لە ئێستادا لە ناو هەورامانە چۆن بواتیتەوە ئێرە و دەست کرد بە دروستکردنی ئەم کارە هونەری بەڵێ پێشێکی بەخێر بێن کەناڵی گەلی کوردستان مەتان بەسەر کردوێتەوە لە ڕاستیدا من پێشتر هەمیشەم لە سلێمانی بوو بەڵام لە خۆشی ئەوەی کە ئەڵەبجەکەرەوە بە پارێزگا و بە تایبەتر حەزم کردووەم پیشەم بێنمەوە هەورامان لەبەرەوەی هەورامان هیچ پیشەیەکی تیانە و حەز دەکەم لە نزیکەوە خەڵک بێت هەورامان 250 سێلەقەی هەورامیەکان لە نزیکەوە لە ناو هەورامان ببینێت ئەو بابەتانە چین کە لێرە دروستیانە لە ڕاستیدا من بابەتەکان جیاوازن زۆر کەزیەت لەسەر خواستی خۆی بەڵام منیژەوەی کە خۆم حەزم لێ بێت یا بابەتی ناو ماڵ جوانکاری ناو ماڵ گوڵدان لە هەموو شێوەکان من ئیشەکەمێتر هەڵبەتە لەخوا بە زیابێ خەڵکیش بازاڕی هەیە و ئەگەر بڕۆینە لای بەشەکەشانە دیارە وەساجانگی چەند کارێکی دروست کردووە پێم خۆشە خۆی لە نزیکەوە بچینە ئێرە بۆمان ڕوون بکاتەوە هەنێکیان وەساجانگیر ئەمانە چین لێرە دانراون وە سوودت لە چی وەرگرتووە بۆ دروستکردنیان بەڵێ ئەمانە هەمووی گوڵدانە تەبان ئەمە ئینجانێکی گەورەیە ئیسفادەی لەکەن بۆ بەردەم ئوتێل و دوکان و شتیوە ئیسفادەم کردووە لە کڵاوی بەڕوو ئەمە کڵاوی بەڕۆکە بە پاییزانەکەوێت لەو ئەرزا من ئیسفادەم لێ کردووە ئەمە ئەڵبەتە داری گوێزە من بەکاریانێنم بۆ ئینجانە و گوڵدان و شتیوە بچینە ژوورەوە چەند ئیشێکی دیکەی دروست کردووە دیارە وەساجانگیر زیاتر سوود لە دار دەبینێ ئەو دارە وشکانەوە ئەم ئامادە نییە داری با بڵێن دارێک کە تەڕ بێ ببڕێتەوە ئیشی لەسەر بکرێ لێرە بەداخەوە کە با بڵێن نەخۆشیە گاتووەتە هەورامان با بڵێن ئەو نەخۆشیە لە دارگوێزەکان دەیات و شتیانەکە ئەم دێت جارێکی دیکە لێرە سوودان لێ دەبینێتەوە ئەگەر بڕۆینە پێشەوە وەساجانگیر بۆەوەی کە با بڵێن ئەو بابەتانی کە لێرە نمایش کراون بیان بینین ئەمانە چین کە زیاتر سوود لە چی بینیوە بۆەوەی کە دروست کرد ئەمە ئەو گوێزانەیە تەبان کەوتم پێشتر باسمان کەوتم وشەگە بێت تووشی نەخۆشی بۆ مناتومە لە قو پۆپە باریکەکانی هێناواتر بە دایرەی هەڵێنم بۆ تەغلیفکردنیەوە ئینجانانە ئەمانەشترە کسێرەی دارە مەسە داری پرتەقاڵە دارێکی وشوبەوە داری زەبەحبەحە ئەمانە داری گوێزە بەکارمێناوە بۆ گوڵۆپ جوانکاری ناو ماڵ ئەمانەتر ئەو گژوگیا سروشتیانەی هەورامانن زۆر جوان زەر خەڵک زۆر ئیسفادەی لەکە وڵی مەسەلا ئەمە لە هەورامان هەر هێناوتە ئەم گوڵە هەیە ئەمە هەر لە پاییزاناتە وشەگە بێت لە کوێستانانە هەیە شتێکی زۆر جوانە و خەڵکیش زۆر حەزی لێیە منتر شتێکی سروشتیە
مشتری و خەڵک حەزی لەیەکە بۆ جوانکاری ناوماڵ. تابلویەکی گەورە نووسی و تا پێشمەرگە تاجی سەرمانە ئەمە لە چیەوە ئەم تابلوێت دروست کردووە پێش وەڵایەوە لە کاتی شەڕی تاعەشا تەمان منیش هەرچەند خۆم پەشداریم کردووە لەو شەڕە بەڵام تر پێم خۆش بووەوەژە لە کڵاوی بەڕوو لای خۆم شتێکێک گەیەنێت لە کڵاوی بەڕوو دروستم کردووەکو تابلۆیەک ئەوە پێشکەشیەکەم بە پێشمەرگە. دەستخۆش با بڕوینە لای ئەم بابەتانی تر کە لێرە دادناون کە کۆمەڵێک تەختە و با بڵێن بابەتی کۆنی کوردەوارین کە بەکارێنێ ناونەگە لێرە دانیشیت بۆمان ڕوون بکەیتەوە با بڵێن ئەمانە چین لێرە دانراون. ئەمە پێشێکی ئەمانە یادگاری دایکمە ئەمە ئێمە خۆمان بە هۆرامی پێڵێن بۆشی جاجمکردن کە لێفەی کوردی وەختی خۆی لێفەی کوردیان کردووە تەمان ئەمەیان داری گوێز ئەمەشیان داری تووە داری تو هەڵبەت زەڕ تەبان ئەمە دایکم بۆی باس کردووەمە لە نەنجیەوە بۆی ماوەتەوە دایکم من بە ڕەحمەت بێت لەوانێت 100 ساڵ ژیا بێت و ئەگەر بێت باسی کێمە 250 بۆ 300 ساڵە بێت من لە خۆشیەوەی کە داری گوێزدارێکی مەحکەمە لەسەر ئەمە تریشم کردووە لەسەر داری گوێزە تا کۆن بێت جوانترە بێت ئەمە داری گوێزە ئەمە کۆچکی دۆ ئەمە لە داری این دروست کراوە کەکە و بە هەورامی پێڵێن داری بە سۆرانێکی ڕاستی نازانم چی پێڵێن بەس بە هەورامی پێیان پێڵێن کەکەوی ئەمەی تریشیان داری هەنارە دەسەڵقۆدی مەشکەژاندە نەویژاری یادگاری دایکمە تەمەنەگەر سێریکەن ئەو جاژمێ لێفێکە لە پشتی منەوەیە دایکم زۆر دەستڕەنگین بووە ئەمە لە 78 خوشکێکم شووی کردووە ئەوەی بە هەدیە بۆ کردووە هەر بەم بۆشانە و بەم تەشیانە ئەوە چنراوەسە لە خۆشەویستی دایکماوە بیستمە بیکەم بە تابلۆ ئەگەر هەشتومەتەوە ئەمەش باوکمە ئەویش تەقریبەن کابرایەکی پیاوێکی زەحمەتی کێش بووە جووتیار بووە تقریبەن نزیکە 70 ساڵ بەس جووتی کردووە ئەوە وەکو خۆی شتەکانی وەکو یادگاری هەڵم گرتووە تا چەند هاوکاری ئەم کارانەیەوە تا چەند با بڵێن پێویستە ئاوڕێک بدێتەوە لەوەی کە ئەم کارە دەستیانە جارێکی تر لە هەورامانە گرنگیان پێ بدرێتەوە وەڵی لە ڕاستیدا حکوومەت هەم گلەیەکەین و گلەیشی ناکەین بەڵام ئەوە بێ حکوومەت لاکێ بەتایبەت هەورامان خوا سرو شتێکی وا جوانی پێبەخشیوە لە هەموو ناوچەکانی عێراق و جنوب خەڵک ڕووە کاتە مجا بەڵام ئەوە بێ لایەنی پەیوەندیدار بێتە پێشەوە کاکە پەرە با بەو ئیشانە کە بمێننەوە ئەو نێتر ناوچەکە جوانکە ئێستا لە هەورامانە وەختی خۆ شارۆچکەیەکی وەکو تێوێڵا ئەوەی کە بڵێ وەکو شارێکی بچکۆلە بووە لە سنعات لە پیشەسازی هەر لە بواری جۆڵایی و ئاسنگەری و دارتاشی و بەڵام بەداخەوە کڵاشنین و ئەو پیشانێتیاوە بەڵام ێستا بەداخەوە ینی لە هەموو پارێزگای هەڵەبجا یەک نەفەرەیە ئەوی بتوانێت پاچێک گانی ئاسنگەری پاچێک تیش بکاتەوە بە حەقە دەمە لە بیاتیەوەی تۆ ئیژەکەی وەرە تەمان کۆمەڵێ پیشە بابێنەوە ئەم ناوچەیە خەڵکی ئیسفادەی لێ بکاتن لە بواری کشت و کاڵا لە بواری ترا خەڵکیش وڵاتی ئێمە بەرە وڵاتێکی سیاحی و گەشتیاری ئەڕوات حەق ئەم شتانێتیا بمێنێت دەستی تۆ خۆش بێ وەسا جانگیر تەمەن و درێژ بێت بەخێر بن بەسەر چاو گەورەتان کردین بەخێر بن بەڵێ دیارە ئەمە زانیاریەکانی ئەمڕۆی با بڵێن هەورامان بوو بە هیوای ئەوەی کە حکوومەت بتوانێت زیاتر ئاوڕ لەم کەسانە بداتەوە بۆ ئەوەی کەم پیشە دەستیانە جارێکی تر لە هەوراماندا گرنگی پێ بدرێتەوە من ئەگەڕێمەوە لایەوە. سپاس بۆ هاوکارمان فەرحان و میوانەکەشت وەستا جانگیر کە بابەتێکت بۆ ڕیکۆرد کردبووین لە هەورامانەوە بابەتێکی سنجڕاکێش و جوان بوو هەنگاو بانگا و بابەتی کللتوریانە بگەڕێتەوە لامان کە خەڵکانێکی زۆر حەزیان لەو بابەتانە هێوە تەنانەت ئێستا لە ڕازاردنەوەی ماڵەکانیشە زۆر کەس بەکاری دەهێنێ لە ناو شارە گەورەکانیش. راپۆرتێکی دیکەمان بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان وەزارەتی داد وەکیلی بۆ دانرا بریکارێکی بۆ دانرا و بوو یەکەم جاریشە کە ئەو وەزارەتە کەسێک لە خاتوونێک پۆستێکی باڵا وەربگرێت تەمەنی تەنها 41 ساڵە وە کچە شەهیدە
لە چوارچێوەی پرۆسەی نوێ و نێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرا ئەو خاتونیان دیاری کردووە کە بێت بە بریکاری وەزیری داد لە ناو هەرێمی کوردستان. هاوکارمان ئاوارە راپۆرتێکی لەسەر و خاتونە ئامادە کردووە بە بینەری بین. ناوم شیلان عارف حەمە قادرە کچی شەید شێخ عارفم و ساڵی 2000 یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ژنەی کردوتە بریکاری وەزارەتی دادی هەرێم. یەکەم جارە وەزارەتی داد بریکاری دەبێت، یەکەم جاریشە ژنێک دەبێتە بریکاریە وەزارەتە. ئەو متمانەیە کە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە من یانداوە بۆ وەرگرتنی ئەم پۆستە. پۆستەکە طبعاً پۆست ئینسان دروست ناکە، بەڵکو تۆ ئەتوانی لە ڕێی ئەو پۆستەوە خزمەت بە هاوڵاتیان بکەیت. لەبەر ئەوە ئەو متمانەیە هەرگیز لە دەست نادەم و بە هەموو توانای خۆم هەوڵەدەم خزمەتی سەرجەمچین و توێژەکان بکەم و ئەوەی پێم ئەکرێ و بۆم ئەکرێ بە زیاترەوە شەو و ڕۆژ بخەمە سەر یەک بۆ خزمەتی سەرجەمچین و توێژەکان و بۆ کارەکەم. وەزارەتێکی تا بڵێیت گرنگە، زۆر ئیش و کاری. شیلان شەهید عارف ناسراوە بە شیلانی کاتب عەدل، کچی شەهید عارفە. ئەم بریکاری وەزارەتی داد پیشەیانە 17 ساڵە لە وەزارەتی داد کار دەکات. گرنگ ئەوەیە تۆ شوێن پەنجەت دیار بێ، بتوانی کارێ بکەیت، ناوازە بێت، بتوانی کارێ بکەیت، خەڵک لێت ڕازی بێ، بتوانی لە ڕووی یاساییەوە ئەوەی کە کردومانە زیاتر بێت، ئەوەی کە پێمان نەکراوە هەوڵی بۆ بین. شیلان دەڵێ کە بووە دادنووس بەڵێنی خزمەتیدا، ئێستاش کە بریکارە هەمان بەڵێن بە هاوڵاتیان دەدات کە خزمەتکاری ڕاستەقینە دەبێت. کاتێک کە بووم بە دادنووس سوێندم خواردەوە خزمەتی هاوڵاتیان بکەم و دووبارە بەڵێنێمەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە چۆن لە ڕابردوو کارم کردو خزمەتی هاوڵاتیانم کردووە بێ جیاوازی سەرجەمچین و توێژەکان بۆ ئەمەیان زیاتر. شیلان شەید عارف ساڵی 1970 لە شاری سلێمانی لەدایک بووە. ساڵی 2004-2005 بڕوانامەی بە کالۆرسی لە یاسا بەدەستهێناوە. 12 ساڵ لە دادنووسە. شیلان دەڵێت سەرکەوتنی لە کارەکانی لە دایکیەوە سەرچاوی گرتووە. چون دایکیشی وەک ژنێکی ئازا و بوێر براوەی خەڵاتی بلە بووە. لە ساڵی 2004ەوە هاوسەرگیریم کردووە، خاوەنی سێ کوڕم، مێردەکەشم بڕوانامەی یاسای هەیە و پارێزەرە. لە دوای کۆنگرا یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو پۆست و بەرکەوتانی هەیەی لە حکوومەتی هەرێمی کوردستان بە کەسی شیا و بەتوانە پڕدەکاتەوە. لە نمونەی شیلان شەید عارف تا لە ڕێگەیەوە بەرنامەی نوێبوونەوە و خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەنجام بدات. ئاوار عەلیگەری کوردستان، سلێمانی. لە تەوەری دوین بەرنامەکەمان باس لە بابەتێکی نوێ دەکەین. ئەو گرفتەیە کە پەشی زۆرمان هەمانە، چ لە خانمان و چ لە پیاوان، بابەتی قژ ڕووتاندنەوە لەمانی قش. هەندێک بابەت هەر لە بەرنامەکانی ڕابردووە باسمان کردووە لەوەی کە چۆن وا بکەین کە قژمان کەمتر بڕووتێتەوە، ئەگەر دەستی کرد بە ڕووتاندنەوە چی بکەین بۆ ئەوەی کە ئەم ڕووتاندنەوە لە بابەتێکە ڕابگرین. هەندێک دەرمان و پرۆتینات چۆن بەکاربێنی بۆ بابەتە باسی قژاندنەوەشمان کردووە، هەندێک جاریش باسی پلازمامان کردووە. پامیسە بابەتێکی نوێی دیکە هەیە لە جیهاندا هەنگاو بە هەنگاو بەکار دەهێنرێت. ماوەی چەند مانگێکیش دەبێت هێنراوەتە ناو هەرێمی کوردستان. ئێستا لە ناو شاری سلێمانی لە یەکێک لە ساڵۆنەکان ئەم بابەتە نوێیە جێبەجێ دەکرێت بۆ ئەو کەسانەی قژیان ڕووتاوەتەوە. بابەتی قژاندنەوە نیانی قژ ناچێنرێتەوە بۆم بەشانەی کە کەسەڵ بوو بێ ناچێنرێتەوە. تەناو بابەتانەی ئەگەر کەسێک قژی ڕووتا بێتەوە قژی تەنک بوو بێت، پێستی سەری دەرکەوت بێت، ئەم هەنگاوە نوێ هەیە کە یاریدە دەرێکە هەم هازاری کەمترە
هەم ڕۆمادیەکەشی وەبزانم باشترە زۆر باشە بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانداری بەڕێز میرنۆش سەیفوریمان کردووە کە بۆ خۆی پسپۆری تاتۆیە و خاوەنی بڕوانامەیە لەو بابەتەیە بڕوانامەی جیهانی و لە ئێرانیشدا بڕوانامەیە هێناوە خەڵکی ڕۆژهڵاتی کوردستانشن شاری سنەی خۆشەویست ڕۆژ باش میرنۆشخان بەخێر بێن سپاس دەکەم ئەو تەکنیکە نوێ چییە کە بەکاری بێنن بۆ بابەتەی کە کەسێک قژی ڕووتا بێتەوە قژی تەنک بوو بێت چی بکات؟ زۆر کەس ئێستا حەزیان لە چاندنەوەی قژ نییە لەبەرەوە کە هەستەکەن ئازاری هەیە یان هەر پێیان خۆش نییە زۆر پێستی سەریان تەنکەوە حەزەکەن شتێ بکەن کە ئەو تەنکیە دەرنەچێت وانە ئێمە ئەتوانین بە ئیشێک بەناو مایکرۆ ئسکالپ وەکو تاتۆوە ڕەنگەکان لە ناو پێستی سەردا تاتۆەکەین ئیتر ئەو تەنکی قژە دەرناکەوێ مشتێکی زۆر زۆر چاکە ماوەیەکی زۆر درێژە مێنێتەوە پێویستی بە دووبارەکردن و سێبارەکردن نییە قژەکەتان تووشی هیچ کێشێک نابێ یانە شتێکی زۆر بەسیتە ئازاری چاندنەوەی نییە زۆر پارەکەیژی کەمتر سەرفەیە وەکو چاندن نییە ئەم بابەتە تاتۆیە یان قژاندنەوەیە هەر بەرجێوازێکی دیکە قشچاندنەوە هەر شتێک وەکو قژی خۆت لە پشتی سەرۆلابن و لە پێشی سەرۆدایەنن مایکرۆ ئسکال پێستی سەرتان کە تەنکەوە بەدەرە ئەتوانن مایکرۆ ئسکالپی بکەن ئیتر ئەو مایکرۆسکالپەکە مەبستم تاتۆیە بە تاتۆکرێشتە بەڵێ تاتۆیە ئەم تاتۆیە بۆ یاخنیە دواتر لا بچێت لا ناچێت کاتی هەیە وەکو 5 بۆ 6 ساڵ ئەمێنێتەوە ئەوە نییە تۆ بڵی دوای 1 ساڵ یا دوای چەند هەمام لاچێت ئەمە فۆتۆکانی ئەو بابەتانی مایکرۆسکالپ ئەتوانی بۆ شێوە بکەی ئەوە چاردنەوەیە بیفۆر ئافتری ئیشی مایکرۆسکالپە ئەوەی خۆتانە میشانە بەڵێ ئیشی خۆمانە ئاوا بۆ شێوەی لێ دێتەوە بەڵێ ئەم شێوازە ئیشەکەین ئەمە بۆ کەسێکەکە قژی چاندنەوەی کردووە بەڵام هەر پێستەکە تەنکە حەزەکە دووبارە قژی پڕتر دەرچێ ئەتوانێم ئیشە بکە یان کەسێکە تووشی بڕین لە قژی بووە تۆزێ سەری بڕاوە دیارە قژی دوارە دەرناهێتەوە ئەتوانێت لە جگای چاندنەوە مایکرۆسکال بکە ینی وەکو جوانکاریەکەم وەکو جوانکاریەکە بەڵام بەردەوامە ئێستا ئێمە ئیشە 2 ساڵە لە ساڵ و ڕامادا ئیشی مایکرۆسکالپ و ئیشی مایکرۆبلێدینگەکەی 2 ساڵ هێناوتانە 2 ساڵە ئیشی مایکرۆبلێدینگەکەم ئێستا تقریبان 2-3 مانگە ئیشی مایکرۆسکالپیشەکەین 2-3 مانگە بێت ئەم بابەت تازە هێناومان ئەوەی کە لە فۆتۆکانیش دیارانێ بۆ شێوێت ئەگۆڕێت جیاوازیەکە زۆر فەرقی هەیە زۆر فەرقەکە ئەمە نرخەکەی تقریبا لە $100 بۆ $1500 دەست پێەکە ئیترەگەر زۆر بێ یان کەم بێ ئیتر سارەکەی ئەگۆڕگێ ئازاری نییە هیچ تاکید هیچ ئازارێکی نییە ئەمە بابەتەکە لەسەر پێست کار لەسەر پێست ئیشەکە بڵێ یانە ئێمە لەسەر پێستەکە ئێوە تاتۆتان بۆکەن شتێکی زۆر ورد و ناسک ئیتر دیار نییە تۆ ئیشێکیژی ورد لەسەر قشتا کردووە بەس ئیتر پێستی سەر دەرناکەوێت هەمان شێوەی ئەو بابەتەیە کە بۆ برۆ ئەکرێت ئەتوانین بڵین لەبەرەوەکە ڕەنگەکە دائنین وەکو ئەوەیە بەس ئەو خەتە تاڵتاڵە ئەم نقطەیە نقطێکی زۆر ورد لە تەنیشتێکە ئەگەر بۆ کەسێک حەسکا قژی درێژ ببێ ئەوە گرفتی نابێ و نقطانە بۆی دانرێ ئەبێ قژی کەم مشکلێکی نییە نایترەوە بەس بۆ پێستی سەرت ئیشەکە ئیتر یانێ قژی تۆ تەنک دەرناچێت ینی تۆ ڕەنگکردنێکی پێستی سەرە بۆ بابەتەکە ئەتوانین وا بڵین بەڵێ ئەی بابەتی ئەوەی کە ئەمە تاتۆیە دواتر کرد لەسەر شتنا ڕەنگی نابێت چی نابێن بابەتانە گرفتی نییە زۆر گرینگە کە ئەو بۆیە کە بکاری هێنی هەر هین مایکرۆسکالپە یانە تۆ ناتوانانی شتێکی بەسی تۆ نۆرمال بەکاربێنی هەبێ هەمووی ئەو شتانەکە بەکارهێنی مەخصوصی مایکرۆسکالپێ لەبەرەوە دوای تووشیەوە نەبێ کە ڕەنگەکەی بگۆڕگێ ناحەز بێ بڵاو بێتەوە پێسی سەرەکەت ناشرین بێ ئەگەر شتێکی زۆر چاک بەکاربێنی لە 5 ساڵ ئەمێنێتەوە ڕەنگەکەیژی بە هیچ شێوەیەک ناگۆڕگێ وایخی تایبەتی خۆتانەوە بەکار وایخی تایبەتی خۆمان ینی تایبەتە بە مایکرۆسکالپ هەر ئەبێ وابێ ئەگینە ڕەنگەکەی تێکەچێ دوای کاتێ ئەی ئەگەر کەسێک بێەوە بۆ نمونە قژی سپی بوو بێ ڕەشی بکاتەوە هەرەمان بابەتە توانێت ئەمە بەس بۆ پێستی سەرە بەس بۆ پێستی سەر ینی هین نییە ئەوەی کە ئەگەر کەسێک ڕەنگ ناکە ئەگەر کەسێک خۆی قژی سپی بێ ناشرین دەرناچێت کە تۆ ئەم ڕەنگەی بۆ دانێ ڕەش بیکەیتەوە ئێمە بۆ هەر قژێک بۆ هەر پێستێک بۆ هەر ڕەنگێک ڕەنگی تایبەتمان هەیە ئەنێ ئەوە نییە شتێکی ڕەش بۆ هەموو کەسێ بەکاربێنی ڕەنگەکە تێکەڵەکەین و ئەینی نفسی قژی خۆت ڕەنگی بۆ دەرەهێنی یعنی وەکو بۆیاخی تەژبیهات نەبێ بوابەتە بۆیاخی سیارە یەکەمجار تێستێکی ڕەنگەکە هەمان دواتر بەکاری هێنەوە هەمان ڕەنگی قژەکە بەکارهێنەوە بۆ پێستی سەرەکە دیار نەوێت تۆ چیت کردووە شتێکی زۆر تەبیعی
ئەمە پێویستی بە خۆراک هەیە ینی دواتر خۆراکە یان دەرمانە پرۆتینان بابەتانی بۆ بەکاربێنی چونکە بۆ قژ نییە یانێ بۆ تاڵەکان نییە بۆ پێستی سەرە پێویستی بە هیچ نییە بەس لە ماوەیەکی زۆر کەمە 4 ڕۆژ دوای ئیشەکە نابێ بڕۆن بۆ حەمام بەرخۆ هەتاو نەڕۆن یانێ خۆری لێ نەکەوێت لە بەرەو کاڵ نەبێتەوە دوایەوە کە شۆردیان بە شامپۆی کە سولفاتی هەیە ئەی شۆرن و تا ئیتر پێویستی بە هیچ شتێک نییە. دوای ئەوە ینی ژیانیان ئاساییە بێت ژیانیان ئاساییە و بۆ 5 بۆ 6 ساڵیش ئەمێنێتەوە مرتاحی مرتاح دوای 5 بۆ 6 ساڵەکە دووبارەی کاتەوە گەر حەزی لێ بێ ئەمە هیچ پەیوەندێکی بۆ من ئەگەر کەسێک قژڕوتانەوەی هەبێ پەیوەندی بەوە نییە کە قژڕوتانەوە ڕابگرێت یان بۆ نمونە ئەگەر من کەسێک بم کردبێتم دواتر قژەکانم زیاتر بڕوتێتەوە ئەی ئەوە چۆن چارەسەرەکرێت سیرکەن ئەم شتا تۆ ئەتوانیانێ هیچ مشکلێک بۆ هیچ شتێکت ساز ناکە بەڵام هەر ئەمە خۆی چونکە یەک تۆز دەخت لەسەر پێستەکەدانێ ئەو خۆینە یێتە سەر پێستەکە ئەمە خۆی محاولاکە کە تۆ قژت زۆرتر بڕوێتەوە ناڵین لە 100 بەڵام لە 120 تەسیری هەیە بۆ ئەوشتە زۆر قژەکە بە قوترەکە ئەو قژەی کە هەیە یا قژی نوێ دروست قژەکەی خۆت بە قوترەکە ئەگەر تاڵەکانیشی زۆر وردۆ تەنک بێ ئەوانیژە بە قوترەکاتەوە ئەی ئەگەر کەسێک بۆ ڕەگەزی نێر نەبێ ڕەگەزی مێ بە هەمان شێوە بۆی گونجاوە فەرقێکی نییە بەڵێت بۆ هەردووکیانەکرێت بەڵێ وایە ئەی ئەو قژی درێژترە ڕەگەزی ئەڵێم ئەم شتە بۆ قژ نییە بۆ ئەوەیە کە پێستی سەر نەبەستم ئەوی لە پێستی سەر ئەگەر کەسێک بۆ نمونە قژی زۆر تەنک بێ ئەمە لە پێستی سەرا دەرناکەوێت کە ئەم ئەبێ زۆر تەبیعی بکرێت دیار نابێ یانی شتێکی زۆر تەبیعیە ینی نقطە دەرناکەوێت کە کەسێک پێسی سەری زۆر تەنک بێت دیار بێت بۆ یاخێکە شتێکە کە بێنە پێشیژە و دیار نییە تۆ چیت کردووە فۆتۆ نەزام ئەگەر هاوکارانمان فۆتۆکەمان پیشان بنەوە کەسێک ئەگەر هەی بێ قژی درێژ بوو بێ بزانی چۆن جیاوازی کردو لەگەڵ ڕسمەکان هەیە فۆتۆ هەیە ئێستا ئەمە بۆ شێوازێکە ئەمان قژیان زۆر لە دواوە ئەیانەوێت تۆزێ بێتە پێشتر ئێستا بۆ من ئەم حاڵەتە ئەمە قژی زۆر تەنکە ئەگەر سێریکەن لە یەک دانیا قژی خۆیە ئەم یاکێتری ئێمە مایکرۆسکاڵپمان بۆی کردو ئێوە پێستی سەری بەدەر نییە یانێ نایبنین ئیتر باشە بەس ئەوەی کە پێشووتر فۆتۆکەی پێشوو بینیم قژی زۆر کەم بوو تا ئەمانەی قژ نەما بوو دواتر چۆن ئەو نەقژیەتەوە قژی نایێتەوە ئەگەر سێریکەن بگەڕێنەوە بۆ دوا و قژەکە سیرکەن ئالێرا یەکم و دوای هەیە یانێ ڕەشتری ئەکای تۆ هەست ناکەی بۆ کە قژەکە کەمە ئەمە ئێستا ئەم حاڵەتە هەستی پێ ناکەی ئەگینە قژی نەفسی شتە بەس چونکە پێستی سەری ڕەش بووە تۆ هەستی پێ ناکەی ینی بۆ یاخێکە بە شێوازێکی دیکە بۆ پێست بەێ بۆ پێستەکەس اینجا تۆ هەستی پێ ناکەی ئەوە قژەکەی خۆی نییە ئێستاکە کەسێکیکە لە تەنیشت تۆ ئادانیشێ تۆ هەست بۆ ناکەی قژی کەم و پێستی سەری ڕەنگی هەیە بەڵام قژی پڕەبینی ئەی ئەگەر کەسێک بۆ نمونە بێوێ ڕەنگی قژیشی لەگەڵ یا بگۆڕێ ئەو پێسی ئێوە بابەتێکی لەو شێوێتان هەیە ئێمە زیاترم ئیشە بۆ پیاوانەکەین ئەگەر ئافرەتانیش بیانەوێ ئەو کەسانەکە مەسەلەن قژیان زۆر کاڵەکەنەوە ئەبێ ڕەنگێکی زۆر کاڵۆ کار بهێنن یانێمە بێ سەرتا بزانین ئەوێ قژی دوای بگۆڕێ یاننا چونکە پیاو دایمە قژی یان خورماییە یان ڕەشا یەک ڕەنگی بۆ بەکارهێنین کە ئەوە مشکلەی نەبێ بەس بۆ کەسێکە ئەڕوا قژیە کاتە بۆلۆند نا ئەوە نابێت کەسێک بۆ منەکە ئەڵم ئەو بۆ یاخی کە بۆ مایکرۆسکالپەکە بەکاری ئەهێنن هەمان بۆ یاخ بۆ ڕەنگی قژیشی بەکار زۆر فەرقەکان فەرقی هەیە ینی ناتوانێت هەمان ڕنگ بن نابێت هەمان ڕەنگە بۆ کەسێک قژی ڕەشە بەڵێ پێستی سەری ئەوە هیچ لە پێستی سەری بەسمە بەسمەوەی بۆ منە ئێساگەر من بۆ منە قژ ماش و برنجی بێ نەوێ هەمووی بکەم بە ڕەش دەگەڵ هەمان ئەوەی ڕەنگەی کە پێستی سەرەوە ئیشێکە لە ساڵۆ نەکرێتەوە ئەو بۆیە بۆ قژ بەکارەهێنن ئەم بۆیە زۆر جیاوازە بۆ پێست بەکاری ئەهێنین باش ئەمە لە چ قۆناغێکایوە توانن بۆ ئەم کەسانە چی بکە ینی بۆ نمونە قژڕوتانەوە کە گەشت بێتە چ قۆناغێک ئێوەتوان ئیشی لەسەر بکەن و چ قۆناغێک ناتوانێت ئیشی لەسەر بکرێ لە تەمەنە یانێ تۆ ئەتوانی لە 18 ساڵ و دەست پێ بکەیت تا هەر کەسێکە حەزی لەیە تەنانەت ئەو کەسانیژە کە هیچ قژێکیان نییە ئەتوانن ئەم ئیشە بکەن ئەوانیژە کە قژیان هەیە و تەنگە ئەتوانن ئەم ئیشە خوار 18 ساڵ بۆ نابێ لەبەرەوە لەوانەیە حەزی لێ نەبێ دوایی پەشیمانەوە بێتەوە دائیمان هەمووی ئیش تاتۆیەک بۆ ژێر 18 ساڵ ناکرێت پەیوەندی بابەتی دەرونیەوە هەیە لەبەرەوە گەورە بێ حەزی لێ نەبێ باش ئەی بۆ وتم لە چ قۆناکێکی قژڕوتانەوە بێت ئەتوانێت چەند قژەکەیان کەمەوە بووێتەوە بەڵە قژەکە چەند کەم بوو بێتەوە هەر دەستەکا بە کەمبوون تاوەکو هیچ قژی نییە و تاسە ئەتوانێم ئیشە بکە ینی هەگەر هەر بە تەواوی ئەو کەسە بۆ مستەڵەحی ئامی خۆمان کەچەڵ بەکارێ بەکارهێنێ ناو ڕسمەکان هەیە توانن ببینن زۆر چاکەیتر پێستەکە ئەوە بریکەی نایێتەوە نییە بەدەرەوە زۆر چاکە خەتێکی نۆرماڵی هەیە پێش سەرەکەی خەتی ئەسکاڵپەکەی دیارە
زۆر چاکە توانن ڕستمەکان نابی بەس ئەوەی کە بۆ نمونە ئەگەر ئەو کەسە ئەگەر بێوێت قژی درێژ بکات بۆ منە بە تاوای قژی پێوە نەما بێ دوای بێ قژی درێژ بکات ئەتوانێت بێ حتمما چاندنەوەی قش چاندنەوە بکەن ئەوە ناتوانێت تەنها بە تەنکی ئەتوانێت لەگەڵ تەنکی قش پڕکاتەوە بۆ کەسانە کە حەزیان لە چاندنەوە نییە باش ئەی وتمان ئەوەی کە مەسلەی ڤیتامین و بابەتەکان هیچ پێویستی پێ نابێت خۆراکی ئەوە تەسیری لەسەر دانانێت دەرمان هیچ تەسیرێکی لەسەری نیە ئیتر ئەم ئیشەکە ئێمەیەکەین لە ناو پێستەکە ئەمێنێتەوە هیچ شتێک کێشەی بۆ ساز ناکە هیچ شتێک کاڵی ناکات و پێویستیژی بە ڤیتامینات نییە مەرهەم بەس 4 ڕۆژ ئەوش 4 ڕۆژ بۆ بکارێنێت ینی دوای ئەوە بۆ ئیدامەدانی بابەتەکە بۆی کە کاڵ نەبێتەوە هیچ ئامۆژگاریەکتان هەیە بۆ کەسانە بەکاری بێت بەس ئەبێت 4 ڕۆژ حەمام نەکا بەرهەتاو نەڕوە مەڵحەمی ئەو مەڵحەمەکە ئێمە پێیانە دێن لە قژی ئەدا ئیتر هیچ شتێک ینی کێشێکی نییە مشکلی مەسەوە هیچ هەڵەیەک نییە وا بکات کە ئەم بابەتە زوو لا بچێت لەو 4-5 ساڵێک کە خۆت باست کە زوو لا بچێت یان کاڵ بێتەوە هەمان ڕەنگی قژەکەی نەمێنێت کاڵ نابێتەوە یانێ کەسێک ئەیکایتر هەیە تا 5 ساڵ ئەوە نییە بتوانێت لای با دووبارە داینێتەوە خۆی کەم دەسەکا بە کاڵ بوو نۆ نامێنێتەوە هەندێک کەسەیە بۆ نمونە خۆشتنیان زۆرە ڕۆژانە بۆ نەخۆیان دەشۆن ئەمانە خۆی من پێشتر هە تەسیرێکی نییە لەسەری لە پسپۆرێک پرسیموتی خۆی هەرشتنی ڕۆژانە تۆ ئەم ماودەکی میامیانە بەکارێنی بۆ خۆت گرفت دروستەکەی بۆ قژت پێویستی بە خۆراکی زیاترە بێ و کاتە قژت بۆ ئەم مایکرۆسکاپە کێشەی نییە گرفتی نابێت چونکە لە لای دومی قژەکە لە لای دومی پێستی سەر ئەم ڕەنگە ئێمە داعنین باشە شۆردن ناڕاتنەوە لای دومی پێست بەس لایە سەرەوەی پێستت ئەشۆرێ لەبەرەوە ئەو لە هەمان شوێنی خۆیەتی و یعنی هیچ شتێک تەسیری لە سەردانە ینی هیچ ئەگەر هەڵەش بکەی ئەتۆ هەر کێشت نابێت لەوەی خۆت ئەمێنی توانێت ئەمێنێتەوە ئەی بابەتی بەکارهێنانی جێڵ و ئەم بابەتانە سپرای و ئەمانە توانێت بەکاربێنێت لەسەری نییە چۆن ژێلۆشتە هەمووی لە لایە یەکەمی پێست ئیشەکە ئەم مایکرۆ ئەم ئیشەکە ئەمەکەین ئەڕاتە لای ژێری لای یەکەم پێست ئەی جۆری خۆراک خۆراکیش تەسیری لەسەری نییە خۆراک هۆشتانە بۆ قژ زۆرتر بەکارهێنن نەبوو پێست ینی بۆ بابەتی ئێوە هیچ پەیوەندێکی نانا هیچ پەیوەندێکی نییە بە مۆزوعەکە ئێوە نییە کەی پێویستە ینی ئەم چارەسەرە دەست پێ بکرێت بۆ شخصێک تا شخصێکی دیکە بۆ ئەگەر کەسێک بەردەوام بێت لە قژ ڕوتانەوە ئەتوانێت ئەم چارەسەر هەروەر بگرێت بەڵێ ئەتوانێم ئیشە بکە چونکە ئەتوانێک ئەم مایکرۆسکالپ ئێمە قژەکە تۆزێ پڕترکە یانە هەرچی زووتر بیکەی باشترە هەتا ئەگەر زوو ئەم ئیشتە نەکردووە تاین لە هەر تەمەنێکا بیکەی چارەسەریکی زۆر باشە یانێ لە هەمان کاتە تۆ تەسیرەکەی ئەبینی پێویست ناکە 2 هەفتە یان شتێ چاوەڕێکەکەی هەر لە هەمان ڕۆژە ئەیبینی کە چەند فەرقی کردە ئەگەر مەبستمەوە بۆ کەسێک ینی بەردەوام بێ لە قژ ڕوتانەوەکەی هەر بەردەوامی هەبێ یانە قژی هەر بڕوێ هەر ڕوتانەوەی هەبێت تەنێک بێتەوە قژی ئەتوانێت بیکات و چارەسەرەوە یا ئەبێت چاوەڕێ بکات تا ئەتوانێم ئیشە بکە بەڵامی تر تەبعانەوانە ئەگەر دکتۆر ئیشان بۆ بکات زۆر چاکترە ئەگەر بیانەوێت پێستەکەیان پڕتر بێ ئەمە توانینەوە ئیشانە بۆ بکەین مەسمۆی تۆ لەوانەیە کار بکەی لەسەرەوەی کە ناوچێکی دیاری کراو بێ ڕووتا بێتەوە ئیشی لەسەر بکەی ئەم کەسە ئەگەر بەردەوام بێت لە ڕووتانەوە دواتر هەم پێویستی بە ئیشی دیکە نابێ یعنی ئەگەر بەردەوام قژی داکەوێتەوە قژی بەڵێ نامێنێت ئیتر ئێمە تەبعاً شتێکی بۆکەین زۆر بەسیت بێ کە ئەگەر قژەکەی داکەوت یعنی نقطێکیمان بۆی کردووە نقطێکی بەجێ نەهێڵین هەمووی یەکدەست بۆ یەکەن ئەگەر هەمووی قژیژی نەمێنێ ئەو ئیشێمە ناحەزۆ ناجوان نەبێ شتێکی زۆر تەبیعی بێ بۆی ینی کار لەسەر هەموو پێسی سەریەکان تەبعاً بۆ هەموو کەسێک یان ئەو کەسێک کە خۆی ڕەغبەتی هەبێت بۆ ئەو کەسەکە ئەزانین قژەکەی کەم هەر خەریکە کەمەوێتەوە لەبەرەوە ئیتر ئێمە یەکدەست قژەکەی بۆکەین هەمووی سەری هەچەند زۆر قسەمان کرد لەسەرەوەی کە تۆ پسپۆڕیەکەت لەسەر مەسلەی قژ ڕوتانەوە و بابەتەکەنی ئەوە بۆ پزیشکەکان بەجێبێڵین بەڵام هەندێک گرفت هەیە هەندێک کەس هەیە کە زۆر جار لەوانەیە دەستی نەگات بە پزیشکێک لە دێتە لای ئێوە بۆ ساڵۆنێکە بێت یان کەسێکی پسپۆڕی لەو شێوەیە ئەو بابەتە هەڵانەی کە خەڵک ئەیکات کە بنە گرفت بۆ ئەوەی کە قژ ڕوتانەوە زۆر بێت بابەتەکان زۆر بن چین زیاتر سیرکەن ئەوە کە تۆ قژت بە چی شامپۆیک پشۆری زۆر گرینگە ئێمە یارمەتیانە دێنەوە کەسانە کە قژیان زۆر چۆرە ئەو کەسانە کە قژیان زۆر وشکە هەمویان ناوێت بەنەوەی شامپۆ قژیان بشۆرن پێیان ئەڵێن چی شامپۆیک باشترە چۆن ئەبێ ئاگاداریکەن لە قژیان کە کەمتر بوەرێ ئەم شتانیانە تەبان پێڵێن لەو لە ئیشەکەی خۆمانیانە زیاتر لەوە ئەبێ بڕوا بۆ لای دکتۆر بەڵام تا ئەو شوێنە کە بتوانین محاولاکەین یارمەتیان بدەین
هەر کەسێک ئەم مایکرۆسکالپە بکە پێویستی بە قشچاندنەوە نییە؟ ئەتوانێت چاندنەوەیش بکە یانە مۆمانەعەتی نییە ئەم ئیشێمە ئەتوانێت دوایی بکە بەڵام زۆر کەس هەزیان لە چاندنەوە نییە ئەم ئیشە ئەەکەن یان قژیان چاندنەوە کردووە هێشتا پێستی سەرەوە یان هابەدەرەوە ئەو زۆر ئیتر ئەبێتە شتێکی ڕێک لەگەڵ یەکە زۆر قژەکەت جوانتر دەرەچێت یانە هەم چاندنەوەی کردووە هەم مایکرۆسکاپ ئەمە زۆر باشە. ینی ئەگەر کەسێک بۆ نمونە قژی لە چەند بەشێکی بۆ نمونە قژی نەماوێت بەڵێ ئەم بەشەیەتانەیە قچاندنەوەی بۆ بکات ئەم بەشێکی کە تەنگ بۆ ئەتوانێت ئسکاڵ بەڵێ ئەتوانن بە یەکەوە شتێکی زۆر جوان و تەبعی بن. ئێوە ناتوانن لە هەمان کات هەردوو بابەتەکەی بۆ تەوانە بێ ئەو قژە چاکۆ بێت یان ئەبێ پێش چاندنەوە کە بیکە یان هەستەکەم دوای چاندنەوە ئەبێ 6 مانگ چاوەڕێکە لەبەرەوە قژەکەی پڕۆ بێ سفتۆ بێ لە جێگەکەی خۆی توم بێ اینجا ئەتوانێت ئیشەکەی ئێمە بکە. ئەمە بۆ هەردوو ڕەگەزەکە وایە؟ بەڵێ هیچ فەرقێکی نییە بۆ هەردووکیان ئەو کارانە ناکرێت. بەڵێ هەروایە ئەمە زیاترە بێت سنتەرێکی تایبەت بە تاتۆ هەبێت ئەم بابەتە بکات یان لە ساڵۆنەکان بکرێت. ئەگەر لە ساڵۆنیش بکرێ ئەبێ ژوورێکی تایبەتی خۆی بێ ئەبێ ئەو ژوورە ئستریل بێ دار و دیوارەکەی پاک بێ ئەو کەسەکە بۆتەکە هەم شارەزا بێ هەم هەموو شتێکی ئستریل بێ چۆن ئەمە وەکو بۆ یا خۆیان شتێکی تر قژ نییە ئەمە ڕێکتەک خوێنی بەدەنا یانە ئرتباتمان هەیە ئێمە بە زۆر گرنگەوە شتێکە بەکاری هێنین ئەو کەسەکە بەکاری هێنێ هەموو یەمانە ئستریل بێ. چاودێریتانە کرێەوە لەلایەنی حکوومەتەوە بۆ ئەم کارانە؟ بەڵێ تەبعاً وایە. مۆڵەتی فەرمیت بۆ ئەم کارە وەرگرتو ئێوە؟ ئێمە مۆڵەتمان هەیە لۆ ڕۆژەکە من هاتوومەتە سلێمانی تقریبان 2 ساڵە لە ساڵۆن ڕامادا هەمووی ئەم مۆڵەتانمانە وەرگردووە میشەکەین. بەستم بۆ مایکرۆسکالپەیانی بابەتێکی ئەڕواتە لایانی تاتۆ. ینی هەمان بابەتە بێ؟ هەمان بابەتە بەس تۆ ئەبێ ئەو شەهادەتە تەکید بێ کە ئەو دۆرەتە تاوا کردووە. ینی لە بڕوانامەکە ئێوە دڵنیایی دراوە ئەنجا دواتر مۆڵەتان پێدراوە لەم بابەتە ئەبێت تۆ ئەو بڕوانامەتە بێگینە ناتوانانی ئیش بکەیت. ئەمە لایانی تەندروستی و لایەنی قایم قامێت و ئەمانە سەرپەرشتی ئەم کارانەتانەکەن؟ هەمووی ئەم ئیشانە مەحامی ساڵۆن ڕامادا بەڕێوەبرگا تەبعاً هەمووی کراوە کە ئێمە ئەتوانین چاودێری کارەکانتانەکرێت؟ یعنی سەردانمان بکەن هەموو جارێ تواشایەکەن بزانن چی بەکارهێنی ئەو بۆیەتە ئیکسپایر نەبووە شوێنەکەت پاکە یەکسەر سەردانمانەکەن و سریەکەن کە ئیشەکەمان مەزبوط بێت. نامەستمەوەی چاودێری ئەو کارێک کە تۆ بۆ نمونە کارێکت بۆ کەسێک کردووە دواتر لایانی پەیوەندیدار چ لایانی حکومی بێت یان کەسێک بێ ئەو شخصی کە ئیشت بۆ کردووە حکومت چاودێری ئەم کارەکە کە ئەم کارێ ئێوە دەرەنجامێکی باشی هەبووە؟ چونکە شتێک وەکو سیقەیە بەڵام ئەگەر تۆ ئیشەکەت خراوە بێت تەبعاً ئەتوانن یانێ هەروەکو ئەو شتەکەی وتان چاودێریەکەن یانێ یەن بزانن بۆ ئیشەکە دوا بووە بەڵام لە یەکەمە سێرچ دەکەن بزانن ئیشەکەت مەزبوطە هەموو شتێک ئەزانی هەموو شتەکان و پرفشناڵە اینجا ئەهێڵن تۆ ئیشە بکەیت. ئەم ئیشەی مایکرۆسکالپە بەستەنە لە ئێوە کرێیان شوێنی دیکەش هەیە؟ من بڕواکەم لە هەمووی سلێمانی ئەمە یەکم کەسبین لە ناو هەرێمی کوردستان من نەمبینیوە بەڵێ هەستەکەم ئێمە یەکم کەس بەس هەندێک شوێن هەیە ئێوە ئەو گرفتە تا نییە بۆ نمونە هەندێک شوێن هەیە ساڵۆنێکی داناوە پسپۆڕیەکەی لەوانەیە قژ چاکردن و قژ بڕین و ئەم بابەتانە بێت سیرەکەی هەندێک کاری تاتۆش دەکەن لەگەڵیا ئەم دوو ئیشە دەگونجێ بێکەوە؟ طبعاً ئەبێ شۆنەکەی جیاواز بێ یانێ ژوورێکی خۆی بێ تایبەت بێ زۆر گرنگە ئەو کەسە و ئیشەکە شەهادەکەی بێت جگە لە شەهادەکەی ئەبێ زانیاری بێت تۆ نابێ بۆش تاتۆیەک شتێکە 5 ساڵ زیاتر ئەمێنێتەوە لە سەر قشتا دەمچاوتە هەموو کەسێ هەڵبژێری بۆم ئیشە چۆن زۆر گرنگە ئیشەکەت مەزبوط دەرچێت چۆن دوایی ئیتر ناسڕێتەوە پاک نابێتەوە پس تۆ گرنگە ئەو کەسەکە بەکاری هێنی یانێ انتخابیەکەی هەڵیە بژێریەوە ئیشتە بۆ بکە خەڵکەکە ئەبێ زۆر تحقیقی لەسەر بکەن ناوێ هەموو شوێنێ بڕۆن. ئێستا بورامەستم ئەو بوو کە هەندێک شوێن هەیە پەیمانگا هەیە یان بابەتێک هەیە بە هەفتەیەک نازانم 2 هەفتە بڕوانامەی تاتۆ بەخشن بە کەسەکان. ئەمە کەسێک دەتوانێت بە هەفتەیە 2 هەفتە فێری کاری تاتۆ بێت؟ ناوانە تۆ یەکەم کە ئەڕۆی ئیشەکە فێرەبی تقریبا 2 مانگی ئەوەی کە فێربی لەسەر مۆدل ئیش بکەیت دوایەوە کە زۆر شارەزابووی جا ئەبێ دەست پێ بکەیت بۆ خەڵکی ئیش بکەیت. من هەمیشە ئەڵێم مشتریەکە ئەبێ زۆر بگەڕێ ئەو کەسە شارەزا بدۆزێتەوە چۆن هەموو کەسە حەزەکەن ئیش بکەن وانە من ئەبێ بزانم بۆ کوێ ئەڕۆمۆ شوێنەکەم هەڵبژارم تاکید بم کە هەموو شتێکی هەیە شەهادەی هەیە بڕوانامەیە هەیە و ئیشەکەی مەزبوطە. سپاس بەڕێز میرنۆش سەیفوری سپۆری تاپۆ سپاس دەکەین کە بۆ تۆرە بەنامە لەگەڵمانەوی. ئەچینە لای هۆکارمان کاروان بە شوێکی ڕاستەخۆ لە پارێزگای دووهۆک لەگەڵمانە بێت. کاروان ڕۆژ باش. زانیاریەکانی دووەک چین و حەزەکەم بە تایبەت لەسەر بابەتی ڤایرۆسی کۆرۆنا قسە بکەیت. ماوەی دەتوانم نەبڵێ چەند ڕۆژێک چەند مانگێک دەبێت لە داتاکانی کۆرۆنا لە دووهۆک لە هەڵکشاندان
چ ڕێکارێک گیراوەتە بەر بۆ ئەوەی کە ئەم داتانە کەم بکرێنەوە و ڕێژەی مردن لە دووهۆک کەم بکرێتەوە؟ بەلێ ڕێبین سلااو لە بن سلااو بینەرێن گەلێ کوردستان بن وەکو تا دیارکردن پارێزگەها دووهۆکێت مایە وان دوهایڤێن بوریدا بەردەوام ڕێژە توشبوویان ڤایرۆسی کۆرۆنای پارێزگەها دووهۆکێ زێدەبوونێدا کوبتنل دیل پارێزگەها دووهۆکێ زێدەتر ژە 600 کەسان تووشی ڤایرۆسی کۆرۆنایە بووینە وەکو ڕێڤەبەریا ساخلامیە پارێزگەها دووهۆکێشدا دیارکردن و دیهی زۆرترین ڕێژە بێژینیا ڤایرۆسی کۆرۆنایە تومارکردیا و هەروەسان وەکو ڕێڤەبەریا ساخلامیە پارێزگەها دووهۆکێش دیارکردی و ڕێژەیە کازدور یا خەلکی پارێزگەها دووهۆکێ لە هەرێما کوردستانە گشتی و پارێزگەها دووهۆکێ بتایبەتی تووشی ڤایرۆسی کۆرۆنایەت بن ئەڤژی دیف ڕاگەهاندنا ساخلامیە پارێزگەها دووهۆکێ بۆیەکێ تێتن و خەلکی پارێزگەها دووهۆکێ وەکو پێدوێ ڕێنمایان ساخلامیە جێبەجێ ناکاتن هەروەسان لە بێژین ئامارێن کووان ڕاگەهاندین 303 کەس چارەسەر بووینە ڤایرۆسی کۆرۆنایە vê ئامارەیە کوواندا دیارکردن 9608 کەس هاتیینە چارەسەرکردن چارەسەری وەرگرتیە بێژین ڤایرۆسی کۆرۆنایە لێ نامایە هەروەسان 1974 کەس هات نەخۆشخانەدانە لەژێر چاودێریان نوژداریدانە هەروەسان پارێزگەها دووهۆکێ ئەو نەخۆشخانەن و پێشوازیە نەخۆشان کە نەخۆشخانە لالاف و نەخۆشخانە سوڵتنێ و نەخۆشخانە ئازادی پێشوازیە نەخۆشاندکەن ئەو نەخۆشێن و هەلگرێن ڤایرۆسی کۆرۆنایەنە هەروەسان ژبەرک و خەلکی پارێزگەها دووهۆکێ وەکو مەدا دیارکردن درستایی پێگیریە پڕێنمایان ساخلامیە ناکاتن ئەڤژی ژوورە ئۆپەراسیۆنە ڤایرۆسی کۆرۆنایە بێژین هەماهەنگیت گەل لایەنên دیên peywendîdar rênma derkirîne ji bo xweparastina ji vîrusê koronayê pêgirîkirin rênmayên saxlamiyê ku dê pêrabûn beramberwan kes û layanan hênekirin ku evên pêgîr nebin vîrusê yanî bêjin rênmayên xweparastinê herwasan li ser çayxane û kafê û gazîno dukandaran jî bêjin li jina hatîne pêkînan seredanawan dikin pêrviya ku rênmayên xweparastinê cêbecê bikin ji ber ku wekû me de diyarkirin projeyeka metirsîdar û ya berçav xelkê parêzgeha Duhokê tûşî vîrusê koronayê dibîtin taybetî jî keysên mirinê ku çend keysên tûşbûnê zêde bin keysên mirinê jî bêjin haletên mirinê jî têne tomarkirin lewra jî bêjin saxlamiya parêzgeha Duhokê rabiya prekarên cida cida herwasan rêbin zanyariyeka dî min diviya bidem ku parêzgeha Duhokê bêjin bazarî velivîne keftiye ji ber ku sibahî roja ji dayikbûna pêxemberê îslamê esalavet xwe ser bin ku verê divê helkeftê ji de xelkê parêzgeha Duhokê şirîniya digerin nebtinê bêjin nava bazarî de mal û taxên parêzgeha Duhokê jî şirîniya dikirin û ser êkodu da belav dikin helkefte hatina pêxemberê îslamê ji ber ku parêzgeha Duhokê rêja zor ya bêjin zêdetir ji heştê sadê xelkê parêzgeha Duhokê xelkekê bisilman lewra salane ev roja tê testexkirin û çalakiyên cura cur jî têne gêran lêt ev sala da renge çalakî nebin ji ber ku wekû me de diyarkirin ku vîrusê koronayê pişêwazekê metirsîdar belav bîtin. سپاس بۆ هاوکارمان کاروان کە بە شوەیەکی ڕاستەوخۆ لە دوهۆکەوە لەگەڵمانە بوو سپاس بۆ زانیاریەکانن سپاس بۆی کە تاو کوێسە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن سبەینێ لە سەعات 8:30 بەیەک دەگەینەوە تا ئەو کات هەموو لایەک شاد بن و تەندروست بن خواتان لەگەڵ